بەردەم مزگەوتەکە چۆڵ بکەن. ئەمە تەرمەکەیە هێنرایە دەرەوە، تەرمی مام جەلال نوێژی لەسەر کرا. ئێستا جارێکی دیکە خرێتەوە ئۆتۆمبیل بۆ ئەوەی کە بەرەو دەباشان بەڕێ بکرێت بە ئاڵای کوردستانەوە، ئاڵایی کە دوای نوێشکردنیش ئاڵای کوردستانی لەسەرەوە، ئاڵایی کە ئەمڕۆ بەشێکی زۆری میدیای عەرەبی نیگەران کرد و بێتاقەتی کردن میدیای عێراقی بەهۆی ئەو ئاڵا کوردستانی کە بەسەر تابوتەکەوەیە. ئەوان دەیان گوت کە دەبواڵی عێراق بێت گەنجان هەموو مۆبایلیان دەرهێناوە، وێنە ئەگرن، وێنەی تەرمی مام جەلالەگرن، بەشێکیان وێنە لە پاڵ تەرمەکەیان دەگرن. تەرمەکە خرێتەوە نێو ئەم ئۆتۆمبیلە، دواتریش بەرەو دەباشان خەڵک لەگەڵ ئۆتۆمبیلەکە ڕێگا بڕن، ڕێگا لە ڕێگاکەدا ئاوڕێی تەرمی مام جەلالە بن تاوەکو دەباشان. لە دەباشان بە بەشداری بەرپرسان و کەسایەتی ئەوانەی کە لە فڕۆکەخانە بەشداریان کرد، لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی شاری سلێمانی بەشدار بوون لە مەراسیمی ڕێزلێن لە تەرمی مام جەلال. لەسەر گۆڕی مام جەلالیش لە کاتی بە خاک سپاردنەکەی بەشدارە بن، پاڵەپەستۆیەکی زۆر هەیە، فشارێکی زۆر هەیە، خەڵک دەیانەوێت مام جەلال ببینن، بەڵام هێزە ئەمنیەکان هەوڵەدەن کە کۆنتڕۆڵی دۆخەکە بکەن، کۆنتڕۆڵی ئەم ڕەوشە بکەن کە لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی هەیە. ژمارەی خەڵکیان دەست زۆرە، حەشاماتی خەڵکیان دەست زۆرە، ئاسان نییە کۆنتڕۆڵکردنی ئەم دۆخە، هەر بۆیە هێزە ئەمنیەکان ئەمڕۆ فشارێکی زۆریان لەسەر بوو بۆی کە بتوانن ئەم دۆخە کۆنتڕۆڵ بکەن. خەڵک بەدەنگی بەرز ئاوارەکان، هەندێکیانە گرین، هەندێکیان ناوی مام جەلالە هێنن. بەڵە بەڕێزان، ئۆتۆمبیلەکە بەڕێ ئەکەوێت، تەرمەکە خراینێ ئۆتۆمبیلەکەوە، ئیدی ئۆتۆمبیلەکە بەڕێکەوێت بەرەو دەباشان. خەڵکیش لەگەڵیە چەند پاڤڵ تاڵەبانی کوڕی مام جەلال ئەبینرێت، داوا لە خەڵکە کات ڕێگەکە چۆڵ بکەن، ئەوەی کە لەسەر ئۆتۆمبیلەکە بینرێت پاڤڵ تاڵەبانیەکە. ڕۆژی کۆچی دوایی مام جەلالە و وەکو پێشمەگەی دێنی یەکێتی پێویستە لەمە وڵایەکێتیەکان چی بکەن بەوەی کە ئەم جۆش داوا لە مەکتەبی سیاسیەکەم ئەوە مەیتی هەڤاڵ مام جەلالە. مام جەلال یەکێکە لەو قارەمانانە، ڕەفیقمە، هاوڕێمە، پیاوێکی تێکۆشەر بووە. مام جەلال دیارە بیر و باوەڕم جیاوازە ئیسە، بەڵام مام جەلال سەرۆکم بووە، قائیدم بووە. داوا لە مەکتەبی سیاسیەکەم و لە یەکێتی نیشتمانی بە تایبەتی یەکێتی بتەوەکەن، لەبەرەوەی من بیر و باوەڕێکی جیاوازم هەیە، بەڵام مام جەلال لە حتا حەوتۆ ڕەفیقمە، پیاوێکی تێکۆشەر بووە، پیاوێکی دڵسۆز بووە، مامە ڕەفیقی سەنگەر و خەباتمە. مام جەلال عێراق و هەموو دنیامان بەڵە بەڕێزان، مام جەلالی ئەوە نییە بە پێنج شەش کەلیمە و جملە تەواویەکەم. دیارە مام جەلال پیاوەکی گەلە گەورە بوو و دەوری زۆر بووە لە مەسەلەی کوردایەتی، هەروەها لەسەر ئەساسی عێراق. یەکێکە پێویستە کە زۆر شت هەیە کە خەڵک نایزانێ بنووسرێ، کە هەمووی مای شانازی خەڵکی کوردستانیش. دکتۆر فواد مەعسووم سەرۆک کۆماری عێراق بوو کە قسەی کرد. ئەمەش ئۆتۆمبیلەکەی کە لە مزگەوتی گەورە چێتە دەرەوە بەرەو دەباشان لە شەقامی کانێسکانەوە بەرەو دەباشان ئەچێت، لە کانێسکانەوە شەقامی سەرەکیەوە. دوایەوەی کە ئۆتۆمبیلەکە گەیشتە بەردەم مزگەوتی گەورە نێو مزگەوت، نوێش لەسەر تەرمی تاڵەبانی کرا، داوا لە خەڵکە کرێت ڕێگەکە چۆڵ بکەن، بەهۆی ئەوەی کە ڕێگا نییە، هەموو ڕێگاکان بەهۆی خەڵکەوە گیراون. زيادة
بەڵە بەڕێزان خەڵک ئەمڕۆ هەر کەس قسەکات هەر کەسێک دێتە بەردەم کامێرە بەردەم مایکی ڕوودا و داوای یەکگرتنەکات داوای ئەوە کات کە حەزبەکان سەرکردەکان یەک بگرن خەڵکی کوردستان هەموو یەکگرتنیان دەوێت هەموو یەکریزی حەزبەکانیان دەوێت بەڵە بەڕێزان ئەمە ئۆتۆمبیلی گواستنەوەی تەرمی مام جەلال تاڵەبانیە بەرەو دەباشان بەڵام خەڵک ڕێگاگرن خەڵک ناهێڵن دروش مەڵێنەوە هەوڵە درێت کە بەردەم ئۆتۆمبیلەکە چۆڵ بکرێت بەڵام ئەرکێکی قورسە کارێکی ناڕەحەتە پاڤڵ تاڵەبانی کوڕی مام جەلال داوا لە خەڵکەکات ڕێگەی ئۆتۆمبیلەکە بەربدەن چۆڵی بکەن بەڵام بە هیچ کەسێک دۆخەکە تاوەکو ئێستا کۆنتڕۆڵ نەکراوە لە 6 دەی 1953 خەڵک پێشوازیان لە تەرمی شێخ مەحموودی حەفید کرد مەلیک مەحموود لە شاری سلێمانی هەروەها کە ئەو کات وەکو پێوترا مەلیکی جنوبی کوردستان هەروەها لە 6 دەی ساڵی 1993 پێشوازی لە تەرمی هەردوو سەرکردەی کورد لە شاری سلێمانی کرا مەلا مستەفا بارزانی هەروەها ئیدریس بارزانی واتە لە بەروارێکی هاوشێوەدا ئەمڕۆژ لە 6 دەی 2017 خەڵکی سلێمانی پێشوازی لە تەرمی مام جەلالەکەن واتە 4 سەرکردەی گەورەی کورد کە لە یەک بەرواردا لەلایەن لە سلێمانیەوە لەلایەن خەڵکی سلێمانیەوە پێشوازیان لێکراوە خەڵکی سلێمانی لە یەک بەرواردا بۆیان نیگەران بووە بە یەک بەروار کە ئەوی 6 دەبووە لە هەموو ساڵەکاندا لە 53 لە 93 لە 2017 لە 6 دەی ئەم 3 ساڵە جیاوازەدا لە سلێمانی پێشوازی لە تەرمی 4 کەس کراوەکە جێپەنجەیان و ناوی ئەوان ناوێکی دیارە لە خەبات و لە مێژووی سیاسی گەلی کوردستانی پاشووردا هەروەها لە هەر 4 پارچەی کوردستان و لە جیهانیشدا ناوی ئەوان ناسراوەکە خەباتکێڕ بوون و هەموو لە پێناو کوردستان هەوڵ و کۆشان و تێکۆشانیان هەبووە خۆشانێکی گەورەی جەماوەری لەم دیمەنەدا بۆ کۆچی مام جەلال تاڵەبانی سەرکردەی ناسراوی کوردستان ئەمە ئۆتۆمبیلەکەی مام جەلالە لە نێو خەڵکدا لە نێواتەچووی خەڵک هەرچەندە هێزەمێکان هەوڵەدەن بەڵامی دی خەڵک ئەمڕۆ هاتوون ماڵاوایی دوایی لە مام جەلال بکەن ئەمڕۆ لە دەباشانەوە ماڵاوایی کۆتایی ماڵاوایی دوایی لە مام جەلال بکەن مام جەلال تاڵەبانی کە نزیکەی 50 ساڵ ناوێکی ناسرا و دیار بوو لە خەبات و لە پێشمەرگایەتی و لە دیبلۆماسیەت و بەڕێوەبردننی عێراق و کوردستاندا ناوێک بوو کە گەورە و بچووک پێی ئاشنا بوو. ئەمە ئاسمانی دەوروبەری مزگەوتی گەورەیە کە لە ئاسمانەوە وێنە ئەگیرێت دەوروبەری مزگەوتی گەورە بەم شێوەیە خەڵک تێدان ئۆتۆمبیل و هەروەها خەڵکیش ڕێگای هاتوچۆیان ناڕەحەت کردووە بۆ ئەوی کە تەرمەکەی مام جەلال بە ئاسانی تێپەڕێت ئۆتۆمبیلی گواستنەوەی تەرمەکەی مام جەلال تێپەڕێت بەرەو دەباشان خەڵکێکی زۆر گەنجان مۆبایلیان دەرهێنا و وێنەی ئۆتۆمبیلەکە ئەکرن
هەموو هەوڵی هێزەمیەکانەوەی بۆی ئەو ڕێگەیە چۆڵ بکەن کە ئۆتۆمبیلەکەی پیاتیا پەڕێت. کەمێک بەر لە ئێستا سعدی ئەحمەد پیرە قسەی کرد بۆ ڕوودا و باسی لەوە کرد کە نووری مالیکی بڕیاری دابوو بێت بەشدار بێت لە پرسەکە، بەڵام دواتر ڕایگەاندووە کە بەهۆی سەرقاڵیەوە ناتوانێت بەشدار بێت. حیدەر عەبادیش بە هەمان شێوە پێشبینیەکرات، بەڵام وەک سعدی پیرە دەڵێت ژمارێکی زۆر لە سەرکردەکانی شیعە ئەمڕۆ بەشدار بوون لە مەراسیمەدا. عەمار الحەکیم، عەلی عەلاق، هادی عامری، سەرۆکی ڕێکخراوی بەدر، ئەمانە کۆمەڵی کەسانی دیارن لە سیاسەتی عێراقدا و لە نێوماڵی شیعەدا لە نێو پەیمانی نیشتیمانی شیعەکاندا ئەمڕۆ بەشداریان کردووە. سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانیش ئەمڕۆ هەموو پێکەوە بەشدار بوون. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان، نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بەشدار بوون. سەرۆکی پەرلەمانی کوردستان، هەروەها سەرۆکی پەرلەمانی عێراق، ئەمانە هەموو ئەمڕۆ تاجە گوڵینەیان دانا. دکتۆر فواد مەعسووم کەمێک بەر لە ئێستا بۆ ڕوودا و قسەی کردەویش باسی لە مام جەلال کرد، دەڵێت کە مام جەلال ناوێکی گەورەیە، زۆر شت هەن کە ینی خەڵک نازانرێت، ئەوان دەزانن کە لەگەڵ مام جەلال بوون و خەباتێکی دوور و درێژیان پێکەوە لەگەڵ مام جەلال هەبووە. لا دروستکردنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تاوەکو ئێستا ئەوان ئاگداری ورد و دریشتی هەنگاوەکانی مام جەلال تاڵەبانین. تەرمی تاڵەبانی نوێژی لەسەر کرا، ئەمەش مەلا بەختیار، فەلا مستەفا، هەروەها سپاسی باڵێزی ئەمریکایان کرد، سپاسی ئەو شاندانەکەن کە بەشداریان کردووە. نوێنەری وڵاتان ئەوانەی کە هاتوون، فەلاح مستەفا بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە، هەروەها مەلا بەختیار خواحافیزیان لێکەن، سوپاسیانەکەن بۆی کە بەشدار بوون. حەشاماتێکی زۆر، خەڵکێکی زۆر لە بەردەم مزگەوتی گەورە ئیدی تەرمەکەی مام جەلال بەرەوە دەباشان بەڕێخرێت. لە دەباشان ئامادەکاریی زۆر کراوە بۆ ئەوەی کە بە مەراسیمێک هەروەها بە شێوازی ئەو ڕێزلێنانەی کە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیە بوو لەوێش مام جەلال بە خاکە سپێردرێت. ڕۆماڵی تۆڕی مێدیای ڕوودا و بەردەوامە بێت لە کاژێرێکی دیکەی ڕۆماڵدا. هاوکارم هەوراز گوڵپی لەگەڵتانە بێت. هەوراز دێنە لایەوە. سپاس پێشەوە. وەکو چۆن لە بەردەم مزگەوتی گەورە قەرەباڵغێکی گەورە هەیە، لە دەباشانیش بە هەمان شێوە قەرەباڵغێکی زۆر گەورە دروست بووە. لەوێ هاوکارم هەڤیدار ئەحمەد ئامادەیە، دەمەوێت قسەمان بۆ بکە. هەڤیدار دێمە لای تۆ. هەوراز ئێستا خەڵک لێرە ئەوەی کە لێرە کۆبووتەوە هەیە زیاتر لە 10 کاژێر چاوەڕێ دەکات ئەوە وەستاوە کە خەبەری ئەوەیان بیست ئێستا تەرمی مام جەلال لە مزگەوتەکە دەرچوو، ئێستا بەرە و دەباشان دێت. خەڵک ئێستا هەموو قەڵەباڵغەکە زیاتر بووە، بە زیاتر بەرە و شوێنی قەبرستانەکە دەڕۆن، ئەو شوێنێک کە لەوێ مام جەلال ئاخرجار خدا حافیزیە کاتن. لێرە پرسییم لەگەڵێک ئەوانەی کە لێرن کە سەرکردەکانی شیعە لە عێراق بەشدار نەبوونە لە مەراسیمی مام جەلال هێنانەوەی لە مەتار لە مزگەوتەکە لێرە لەسەر قەبران. هەر هەندێکان وەدی ئەسڵەن منەتی ئەوەمان نییە، ینی ئەوان بێنێن کەی مویمە، ئەوەمە خۆمان هاتوون. ئەو خولیاقەتە بەشەرە هەموو کوردن، مام جەلالی کوردە و ئێمە هاتوون، کەی منەتمان بەوانەیە بێن یان نێن. المهم ئەوە مام جەلال زۆر بە عێراقی کرد کە وەفایان نەبوو بەرامبەری بێنە ئێرە، ئەوە قسەی خۆیانە. شیعەکان نەهاتنە ئێرە، حتا لەوەش ناڕەحەت بوون کە عەلەمی کوردستان بەسەر تابوتەکەی مام جەلال هەبوو. هەتوو منەت پێ بوو کە ئەوان بێنە ئێرە؟ بێ منەتین لیان بێنێن ئەتیادە لەلایەمە. مام جەلالی کورد نەبوو، یا چوار پارچەی کوردستان بوو، هەموو عێراق بوو.
مام جلال خۆشەویستی خەڵک مامە هەموو خۆشەویستی مام جلال ئەم خەڵکە لێرە پێیا بۆ لێرە و هاتووە من لەو لێرە هاتوومە بۆ ئێرە دەبڵ بەس لەبەر خۆشەویستی مام جلال و مام جلال کاریزما بۆ بەڕاستی مام جلال هی هەر لە شەرقا و سەد دەنگە لە مام جلال یعنی ئەبدێنە لای ئەو برادرە لەکەوە چاوەڕێی ئێستا کە مام جلال کوچی دوای کردەوە بێت بۆ ئێرە وەڵام من لە بەیانی لێرەنم چاوەڕێ لە بەیانیەوە هەزوو هاتووە چاوەڕێ لە هەولێر هاتووم ئێستا ئەوان ناڕەحەت بوون عەلەمی عێراق بە تەرجمان بێنێنێمە منەت بەوە نییە ئەگەر با هەنێن با ئەوان پێیان ناخۆش بکە عەلەمی کوردستانی بە جەنازەی بەرز مام جلال بووە ئێستا بەهۆی مەراسیمی مام جلال هەموو حزمەکان کۆبوونەتەوە کاک مەسعود هاتووە ئێرە سەرۆکی پەرلەمان هاتووە هەموو حزبە کوردستانیەکان لێرەن ئێستا مەسەڵەن پارتی بڕیارە سێ چهار ڕۆژتر لێرە بنیشیروان سەرپەرشتیە هەنی لەناو پرسەکەدا دابنیشی ئەمە چ دەگەینێ بۆ تۆ وەڵا مانایەکی زۆری هەیە یەکی چی مانایی ینی وەفاداریەکە بۆ بەڕێز بەڕێ تو مانای چی هەیە ئەوانەی هەموو لێرە بن وەڵا هەموو معنای ئەوەیە وەفایەک بۆ بەڕێز بکەین هەوراس وردە وردە ئەوە ینی هەر ماوەیەک کۆمەڵێک خەڵدێت دروشمیان هەیە قسەیان هەیە لەسەر ئەم مەراسیمە کە دەچم بەرەو آخر منزلەی مام جلال ئێمە کەمێکی تر چاوەڕێ دەکەین بەڵێ من لە عربەتەوە هاتم وەکو وەفایەک بۆ بەڕێز مام جلال خەبات و ماندووبوونێکی زۆری هەیە تێکۆشانێکی زۆری هەیە بۆ میلەتی کورد ئێمەچی مام جلالکەین بەرزایە ناچێت ئەو خەڵکەش معنایەوە هەمووی لێ ڕازیە ئەو خەڵکە لە بەرز مام جلال ڕازیە معنای ئەوەیە لێ ڕازین بۆی هەموو خەڵکە هاتووە بۆ ئێرە وەکو وەفایە وەکو وەفای و بەڕێز مام جلال وەفایەکی بۆ دەربڕن کە ئەو پیاوە ئەمری خۆیان کردو خۆ عافیکا و ئامادە بین لە مەراسیمی بە خاکسپاردنی جەنازەکەیان بەڵێ هەوراز زۆربەی ئەو خەڵکە لێرەم بینی باسی ئەو تاریخانەی کرد کە ڕوودا و بەڵاوی کردوتەوە بۆ نمونە لە 6 ساڵی 53 من لەبەرم نەکردووە کە مەلک مەحموودیان هێناوتە سلێمانی لە 6 93 مەڵا مستەفا بارزانیان هێناوتە سلێمانی ئەمڕۆ 6 2017 مام جلالیان هێناوتە سلێمانی یعنی سلێمانی ئێستا سەر عەرزەکەی قورس بووە هەموو شارەکانی تری کوردستان ئێستا لەسەر عەرزی سلێمانین کەمێکی تر ئەو خەڵکە هەموو خوداحافیزی لە مام جلال دەکات لە دەباشان سەرکردەکان هەمویان ئاوا بن لەبەر میلەتیان ڕازی بێ ئەو میلەتە هەمووی ئاوا پەرۆشەوە خەمگین بووی بێنە سەر گۆڕەکەی بێنە لە سلێمانیەوە بەڵێ بەڕێزانە وێنانی کە دەیان بینن ڕاستەوخۆن لە سلێمانیەوە بۆ تەنەگوازینەوە تەرمی مام جلال ئێستا لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی لە ناوەڕاستی شاری سلێمانی و دوایەوەی کە نوێژی مردووی لەسەر کرا دەیبەنە دەباشان لەوێ لە دوام منزڵگەی خۆی بە خاک دەستپێردرێت لە کاژێر 6 بەیانی ئەمڕۆ بە کاتی ئەڵمانیا و کاژێر 7 بە کاتی باشووری کوردستان ئەو فڕۆکەی کە تەرمەکەی مام جلالی لە ئەڵمانیاوە هەڵگرت لە بەشی سەربازی فڕۆکەخانەی تێگەڵی ئەڵمانیا بەرەو سلێمانی بەڕێکەوت کاژێر 11 پێشنی و ڕۆگەشتەوە باشووری کوردستان لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە دوای ڕێوڕسمی پێشوازیکردن لە تەرمی مام جلال بە پرۆتۆکۆلی سەربازی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ڕێوڕسمی دانانی تاجەگوڵینە لەسەر تەرمی مام جلال بەڕێوە چوو کە تێیدا هەریەکە لە دکتۆر فواد ماسووم سەرۆک کۆماری عێراق مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران معروف بەخیت نوێنەری شاع عەبدوڵڵای دووەم پاشای ئوردن هەروەها قاسم عەڕەجی وەزیری ناوخۆی عێراق بە نوێنەرایەتی حەیدەرابادی سەرۆک وەزیرانی عێراق سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق و نەشیروان بارزانی سەرۆک وەزیرانی کوردستان و یان کۆبیچ نوێنەری سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان دۆگلاس سلیمان باڵوێزی ئەمریکا لە عێراق و نوێنەری یەکێتی ئەوروپا دێگری ئێستیری باڵوێزی ئیتالیا لە عێراق یوسف محەممەد و جعفەری میکی و بێگر تاڵەبانی بە نوێنەرایەتی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و عوسمان بایدەمیر ژەگری سەرۆکی هاوسەرۆکی هەدەپا و ئەنوەر موسلیم سەرۆکی کانتۆنی کۆبانێ و نوێنەری ڕۆژاوای کوردستان و نوێنەرانی کۆنسڵخانەکانی وڵاتان لە هەولێر شێخ جعفەر شێخ مستەفا فەرماندەی هێزەکانی هەفتا بە نوێنەرایەتی هێزەکانی پێشمەرگە کۆسڕەد ڕەسوڵ عەلی و مەلا بەختیار و بنەماڵەی مام جلال تاجە گوڵینەی ڕێزلێنانیان لەسەر تەرمی مام جلال لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی داناوەکۆی کە پێشتر هاوکارانم باسییان کردووە پەیامبەری ڕووداویش لە سلێمانی هەویدە ڕەحمەت باسی کردە وێنانەی کە لە شاری سلێمانی دەیان بینین لە مێژووی شاری سلێمانیدا سێمین جارە دووبارە دەبنەوە بۆ نمونە لە
6 1953 مەلیک محمود مەلیکی جنوبی کوردستان هێنراوەتەوە سلێمانی. هەروەها لە 6 1993 ڕوفاتی مەلا مستەفای بارزانی سەرکردەی نەتەوەی کورد و ئیدریس بارزانی کوڕی لە شاری شنوێ ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەرەو هەرێمی کوردستان گوازرانەوە. ئەو کاتەش لە دەڤەری بارزان دووبارە ڕوفاتەکانیان نێژرانەوە. هەر ئەو کاتە لە ساڵی 1993 دا جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە گواستنەوەی ڕوفاتەکانیان بەشدار بوو. لە پاش دانانی تاجەگۆلینی لەسەر تەرمی مامجەلال لە فڕۆکەخانەی سلێمانی کە ژاوەی تەرمی مامجەلال بە ئاپۆڕایەکی جەماوەری زۆر وەکەوەی کە لە وێنەکاندا دەیبینن بەرەو مزگەوتی گەورەی شاری سلێمانی بەڕێکەوت لەوێ نوێژی مردووی لەسەر کرا. پاشان ئێستا بەڕێکراوە بۆ دەباشان خەڵکێکی زۆر لەوێ ئامادەن. لەو نێوانەشدا سەرۆکۆماری عێراق دکتۆر فواد ماسووم قسەی لەسەر کۆچی مامجەلال کرد بەم شێوەی کە ئێستا لەسەر شاشەی ڕوودا و دەبین باسی مامجەلالی کرد. دەوری زۆر بووە لە مەسەلەی کوردایەتی لەسەر دەستکەسی عێراق یەکێکە پێویستە کە زۆر شت هەیە کە خەڵک نایزانێت بنووسێت کە هەمووی مایە شانازی خەڵکی کوردستانیش زۆر بەڵێ بەڕێزان ئەوە قسەی دکتۆر فواد ماسووم سەرۆکۆماری عێراق بوو کە ئەمڕۆ ئەویش بەشدار بوو لە ڕێوڕەسمی ناشتنی تەرمی جەلال تاڵەبانی سەرۆکۆماری پێشوەی عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوەی کە ئەمڕۆ لە میدیای عێراقیەکاندا وروژێنرا قسەی لەسەرەکرا ئاڵای کوردستان بوو کە تابوتەکەی مامجەلالی پێچرا بوو. ئاڵای ڕخنەوەیان دەگرت کە بۆچی ئەو چەند ساڵێک سەرۆکۆماری عێراق بووە ئاڵای عێراقی پێوە نەپێچراوە. هەندێک میدیا بە پەلە بڵاویان کردووە هەواڵی بە پەلیان بڵاو کردو کە گوایان ڕووماڵەکەیان ڕادەگرن لەبەرەوەی ئاڵای کوردستان پێچراوە بە تابوتەکەی مامجەلالەوە ئاڵای عێراقی پێوە نەبوو. بەڵام میدیاکانی کوردستان بە شێوەیەکی گشتی و لە نێویشیاندا ڕوودا و گرنگیەکی زۆریدا لە کاژێر 3 سەر لە بەیانیەوە ڕووماڵ دەکا. بیرتان دەخەمەوە کە لە شاری سلێمانی دوو سەرکردە و دوو پێشمەرگەی ناسراوی کوردی لەدەستدا و تێیدا کۆچی دوایان کردێکیکەن نەوشە مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان وە سەرکردەی پێشووی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە لە گردی زەرگەتە لە شاری سلێمانی بە خاک سپێردراوە. ئامڕۆژ مامجەلال تاڵەبانی لە گردی دەباشان هەر لە شاری سلێمانی بە خاک دەستپێردرێت. مامجەلال سەرۆکۆماری عێراق بوو لە مێژووی عێراقدا یەکەمین سەرۆکۆماری عێراقە کە کوردەوە کۆچێکی ئاسایی مردووە گیانی لەدەستداوە. زۆربەی سەرۆکۆمارەکانی عێراق بەهۆی کودەتا و شەڕ و شۆڕەوە هەمیشە گیانیان لەدەستداوە هەر لە عەبدولکەریم قاسم و سەدام حوسێن و عەبدولسەلام عارف و ئەوانی دیکەوە تەنانەت مەلیک غازی ئەوانی شەو بگراوان تیرۆر کراون یان کوژراون بەهۆی شەڕ و شۆڕەوەیان لە سێدارە دراون. مامجەلال هێشتا سەرۆکۆماری عێراق بوو ببورن 8 ساڵ سەرۆکۆماری عێراق بوو. ئەمڕۆ لەو ڕێوڕەسمە جەماوەریەدا لە شاری سلێمانی بە خاک دەستپێردێت. مامجەلال ساڵی 1933 لە گوندی کەلکانی قەزای دووکان لەدایک بووە. ساڵی 1948 خوێندنی سەرەتایی لە کۆیە تەواو کرد. کۆسڕەد ڕەسووڵیش قسەی بۆ ڕوودا و کرد کەمێک پێش ئێستا ئەویش باسی مامجەلالی کرد. بێگومانە و جێگری مامجەلالە سەرنجتان بۆ قسەکانی ڕادەکێشم کە لە هەمان کاتدا جێگری سەرۆکی هەرێمی کوردستانیشە. وەکو جێگری مامجەلال کە ساڵانێکی دوور درێژ کارت لەگەڵا کردووە قسەت چییە؟ ڕۆژی ناخۆشە بەڕاستیرە بوو ئەم بەتابەتیرە بۆ کوردستانی کە لەگە مامجەلال زۆر ئیسمات کردیە بەڕاستی خەسارەتێکی زۆرە بۆ مامجەلال لە هەموو میلەتی کوردەوە لە بەتابەتیرە یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوە زۆر ڕۆژی ناخۆشە بۆ من. کاک وسەد ئەمڕۆ ژمارەیەکی زۆر لە میوان هاتوون لێرە بەشدارن. ئیمڕۆ هیچ ینی لە پراوێزی مەراسیمەکە هیچ دیدار و گفتوگۆی سیاسی ڕوودەدا بە تایبەتی ئەم ماوەی لە بنێوان عێراق و هەرێمی کوردستانە تۆزێک گرژی هەبوو. ئەمە منێتمانەوەی بە تەفاهم حەلیکەین شتەکان
شكان بتفاهم وبا گفتگو لسر ميزي سودا من شخصين سبكين وإمادة دارشم إفهام بكر ديكين بدان استويتاك وعنيش بەڵێ بەڕێزان ئەمەش کۆسڕەد ڕەسوڵ عەلی جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگری سەرۆکی هەرێمی کوردستان بووە قسەی کرد هەروەها بەرەم مەحمەد ساڵحیش کە جێگری دووەمی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان بووە قسەی کرد و قسەکانیەویش دەگوازینەوە. کۆستێکی گەورەیە مام جەلال کەسایەتێکی گەورەی مێژووی کوردە ڕێبەر و پێشەوایەکی مەزنە جێپەنجە و دەوری کاریگەر بووە و کارا بووە لە ڕووداوەکانی هەر نەبێ 50 ساڵی ڕابردووی کوردستانیش و ڕۆژهەڵاتیش مام جەلال کۆکەرەوە بوو چۆن لە ژیانیا خەڵکی کۆ دەکردەوە بە ناکۆچەکانەوە لە مردنیشیا خەڵک بۆ چوونی جاجیا ناکۆک کەروەها بۆی بەداخ و بە ئەسەفەن مام جەلال بڕای وا بوو مافی خەڵکی کوردستان مافی ڕەوایە پێویستی بە خەباتی جددی و کاری جددی هەیە پێشی وا بوو خەڵکی کورد لەم ناوچەیە لەگەڵ دراوسەکانی دەبێت پەیوەندی وە پردی پەیوەندی و بەرژەوەندی هاوبەش دروستکە بۆ ئەوەی کورد بە دابڕاوی لەم ناوچەیە نەبێت و ئەو استراتیژیە و تێگەیشتنە شتی باشی بۆ ملەتەکەماندا بین کرد من هیوادارم کۆچی دوایی مام جەلال دەرفەتێکی ژوێ هەموو ئەم مۆزع ئاڵۆزەی ئێسای کوردستان تێکەوتووە هەوڵ بین تەکبیرێکی لێ بکەین چۆن مافەکانی ملەتەکەی خۆمان بەجێ بگەێنین و وڵاتەکەمان لە ئاشوب و شەڕ و ناخۆشی بەدوورخین. بەڵێ بەڕێزان ئەمەش قسەی دکتۆر بەرەم ساڵح جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. ئەو وێنانی کە دەیانبینن دیمەنی زیندوی هێنانی تەرمی مام جەلالە کە بەرەو گردی دەباشان بەڕێکەوتووە ئەو دیمەنانەی کە دەیانبینن دیمەنی گردی دەباشانەکە لە چاوەڕوانی لە باوەشگرتنی تەرمی مام جەلال تاڵەبانیدان کە لە تەمەنی 84 ساڵیدا ڕۆژی سێشەممە سەیدا لە نەخۆشخانەیەکی شاری ئەڵمانیا کۆچی دوایی کرد. ئەو وێنانی کە دەیانبینن ڕاستەوخۆن لە شاری سلێمانیەوە بۆ تانەگوازینەوە خەڵکێکی زۆر هاوشان لەگەڵ ئەو ئۆتۆمبیلەی کە تەرمەکەی مام جەلالی هەڵگرتووە لە مزگەوتی گەورەی شاری سلێمانیەوە لە ناوەڕاستی شاری سلێمانیەوە بەڕێکەوتون لەگەڵ ئۆتۆمبیلەکەدا بۆ گردی دەباشان کە لەوێ گۆڕی مام جەلال هەیە لەوێ جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری پێشوێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خاک دەست پێدرێت بە هەمان شێوە جگەلەوەی کە خەڵکێکی زۆر لە شەقامەکانی شاری سلێمانیدا هەبوون هەر لە فڕۆکەخانەوە بگرێتان مزگەوتی گەورە لە مزگەوتی گەورەشەوە بۆ دەباشان خەڵک ئاپڕای خەڵک زۆرە خەڵک دەچنە گردی زەرگەتە لەوێ دوا ماڵاوەی لە جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری پێشوێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن. مام جەلال ساڵی 1933 لە گوندی کەلکانی قەزای دووکان لەدایک بووە. ساڵی 1940 خوێندنی سەرەتایی لە کۆیە تەواو کردووە. قۆناغی ئامادەیی لە کەرکووک و هەولێر تەواو کردووە. ساڵی 1959 چووەتە کۆلێژی ماف لە بەغداد. ساڵی 1940 بووەتە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان. لە ساڵی 1953 با سکرتێری گشتی یەکێتی قوتابیانی کوردستان هەڵبژێردرا. ساڵی 1954 بۆتە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان. ساڵی 1961 مام جەلال بۆتە سەرنووسەری ڕۆژنامەی کوردستان. لە 1975 مام جەلال لە شام یەکێتی نیشتیمانی کوردستانی دامەزران لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێی دیکەی کە یەکێکیان فواد معسووم سەرۆک کۆماری ئێستای عێراقا و مام جەلال بووە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ساڵی 2003 مام جەلال ئەندامی ئەنجومەنی حکوم بوو لە دوای ڕوخانی سەدام حوسەین. لە مانگی نیسانی 2005 مام جەلال هەڵبژێردرا و بوو بە سەرۆک کۆماری 11هەمینی عێراق. لە ساڵی 2010 جارێکی دیکە مام جەلال بۆ بە سەرۆک کۆماری عێراق لە 24 تەموزی 2014 کۆتایی بە پۆستەکەی هات. لە مانگی تەموزی 2008 مام جەلال بۆ جێگری سەرۆکی ڕێکخراوی سۆسیال ئینتەرناشناڵ هەڵبژێردرا. لە 18 کانونی یەکەمی 2012 تووشی جەڵتەی مێشک بوو. لە 19 حوتی 2014 دوای نزیکەی 19 مانگ مانەوە لە نەخۆشخانەکانی ئەڵمانیا و وەرگرتنی چارەسەر
مامجەلال گەڕایەوە کوردستان. دەڕۆمە لای هاوکارم هاوکار یاسین کە لە سەر ڕێگای دەباشان لەگەڵمایە ئەویش خەڵکیی زۆر لە دەوری کۆبوونەتەوە چاوەڕێی گەشتنی تەرمی مامجەلال دەکەن. فەرموو هاوکار دێمە لایت. بەڵێ پاشەوەی کە لە مزگەوتی گەورە لە ناو ئاپۆڕایەکی جەماوەری زۆر سفراواندا مامجەلال نوێژی ماڵ ئاوایی لێکرا تەرمەکەی بەڕێکرا ئێستا لەسەر ڕێی دەباشانین ئەمە قافڵەی ئۆتۆمبیلەکانی بەڕێکردنیان کە ژاوی ئۆتۆمبیلەکانی مامجەلالە کەمێکی دیکە دەگاتە دوا مەنزڵگای خۆی و ئیدی لێرە بە دوا مامجەلال بە خاک دەستپێردرێ و ئەم هاوڵاتی و هاونیشتیمانیانە لێرن لە پێشوازی دوا ماڵ ئاواییدان کە ماڵ ئاوایی لە مامجەلال بکەن. ئێمە ئێستا لە نزیک پردی دەباشانین واتە پاش چەند خولەکێکی دیکە مامجەلال دەگاتە دوا مەنزڵگای خۆی لەوێش هاوشێوەی کە لە فڕۆگەخانی نێودەوڵەتی سلێمانی لە مەراسیم و لە مەراسیمێکی تایبەتدا پێشوازی لە تەرمەکەی کرا لە سەر گۆڕەکەشی بە هەمان شێوە مەراسیمێکی هاوشێوی بۆ ڕێکخراوە و لەوێ بەرپرسانی باڵای کە ئەمڕۆ هاتوون بۆ بەشداریکردن لە پرسە و بە خاکسپاردنی تەرمی مامجەلالدا لێرە لە سەر قەبران بەشدار دەبن لە بەرپرسانی باڵای سیاسی لە شارەکانی عێراق لە وڵاتانی دنیا لە شارەکانی دیکەی باشووری کوردستان و پارچەکانی دیکەی کوردستانیش ئەمڕۆ لە ڕسمدا بەشدار بن لەگەڵ ژمارێکی ئێجگار زۆر لە هاونیشتیمانی کە لەم سەر ڕێگەیەش لە پێشوازی گەیشتنی قافڵەی ئۆتۆمبیلەکانی مامجەلالدان. ئەمەی کە هەیە ئەم ئۆتۆمبیلانە ئۆتۆمبیلەکانی کەژاوەی سیارەکانی مامجەلالە کە دوای ئەم ئۆتۆمبیلە ئەو ئۆتۆمبیلێک کە ئێستا تەرمی مامجەلالی تێدایە پێشتر لە لای مزگەوتی گەورەوە بە ئاستەم دەرچوون لەبەر زۆری فراوانی بەشداری خەڵک و هاونیشتیمانیان بە شێوەیەکی زۆر ئاستەم و زەحمەت دەرچوون تا ئێستا گەیشتنە ئێرە. ئێستا ڕێگەکە هێزە ئەمنیەکان هاوکاری دەکەن بۆی ڕێگەکە بکرێتەوە بۆی کە بتوانن بە ئاسانی بگەنە پردی دەباشان. ڕێگەکە کراوەتەوە هێزانیەکان لە هەوڵدان ئاپۆڕای جەماوەری کەمکەنەوە یان ڕێگاکە بکەنەوە بۆی مامجەلال بگایەتە دوا مەنزڵگای خۆی لە پردی دەباشان یان لە گردێکی لە گردەکانی دەباشان بە خاک سپێردرێت. ئەم ئۆتۆمبیلە تەرمی مامجەلالی تێدایە پاشەوەی لە مزگەوتی گەورەوە بەڕێکرا. ئەمەی کە ئەم ئۆتۆمبیلەی گاوێنەکەی دەبینن تەرمەکەی مامجەلال لە ساڵ لەناو ئەم ئۆتۆمبیلەدایە دەبینن ژمارێکی ئێجگار زۆری خەڵک لەگەڵ تەرمەکەدا ڕێ دەکەن دروشم دەڵێنەوە هەندێکیان بە هاوار ناوی مامجەلال دەهێنن هەندێک جار هەندێکیان دروشمە دەڵێنەوە کە مامجەلال نامرێ ڕۆحی مامجەلال هەمیشە لە ناوماندا دەبێت. پێشتر مامجەلال بە ئۆتۆمبیلێکی دیکە لە فڕۆکەخانەوە بەڕێکراکە ئۆتۆمبیلێکی پرۆتۆکۆلی بوو بەڵام ئێستا ئەم ئۆتۆمبیلە گوڵباران کراوە بۆ ئەوەیە دەچێت ئێستا لە ناو ئەم ئۆتۆمبیلەدا بێت. ئەمەی ئەو هاوڵاتیانی کە لەگەڵ قافڵەی ئۆتۆمبیلەکانی تەرمەکەی مامجەلالدا ڕێ دەکەن ئەو دروشمانە دەڵێنەوە کە مامجەلال نامرێ ڕۆحی مامجەلال هەمیشە لە ناویاندا دەبێت و هەندێکیان بە گریانەوە هاوار دەکەن. هەدر ئەوەی کە هەیە ئەم ڕۆژە ڕۆژێکی تایبەتە لە مێژووی شاری سلێمانیدا. ئەمڕۆ سلێمانی سەر تاپە شین و گریان و تازێبار بوو. هاوارانەمە هاوارێ ئاپۆڕای جەماوەریە بەڵێ هاوکار بەڵێ بەڕێزان وەک دەبینن لە سلێمانی خەڵک بە چاوی گریانەوە هاوخەمی خۆیان بۆ کۆچی دوایی مامجەلال دەردەبڕنوە هاوار دەکەن و تاف دەڵێنەوە کە مامجەلال نامرێ ناوی مامجەلال دەڵێنەوە تەرمەکەی مامجەلال وەکۆی کە هاوکارم هاوکار یاسین وتی گواستراوەتەوە بۆ ناو ئەم ئۆتۆمبیلە دوایەوەی کە لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی نوێژی لەسەر کرا بۆ دەباشان بەم ئۆتۆمبیلە بەڕێدەکرێت خەڵکێکی زۆر لەگەڵ ئۆتۆمبیلەکە هاوشان دەڕۆن بۆ دەباشان بۆەوەی کە لەوێ تەرمی مامجەلال بنێژن و دوا ماڵ ئاوای لە
جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری پێشووی عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن. هێزە ئەمریکان پەرژینێکیان بە دەوری ئۆتۆمبیلەکەی مام جەلالدا دروست کردو بەوەی کە زووە بە ئاسانی بگەنە گردی زەرگەتە لەوێ دۆماڵاوەی لە مام جەلال سەرۆک کۆماری بەڵا بێگومان لە گردی دەباشان لەوێ بە خاک دەست پێدرێ. سەبارەت بە کۆچی دوایی مام جەلال تاڵەبانی نوێنەری یەکێتی ئەوروپا لە کوردستان قسەی بۆ ڕوودا و کردو و سەرنجتان بۆ قسەکانێویش ڕادەکێش. شەرەفە کە لێرەم بۆ ئامادەی ئەمەی سەرۆک تاڵەبانی من پێم وایە ئەو سەرکردەیەکی گەورە بوو، توانایەکی گەورەی هەبوو بۆ کۆکردنەوەی هەموو لایەنەکان، هەروەها بۆ وەرچەرخانی بارودۆخە سلبیەکان بەرەو بارودۆخێکی ئیجابی و پۆزەتیڤ و ئەمە کارکتەری جەلال تاڵەبانی بوو کە هەمویان کۆ دەکردەوە و ڕێزی لە هەموو لایەنەکان دەگرێت و داهاتووی بۆ هەمووان دەبێت. بەڵێ لە ڕاستیدا ئەمە پرسیاری دوای من بوو کە لەگەڵ نائامادەیی مام جەلالدا هیچ ئومێدێک هەیە بۆ ئەوەی هەموو لایەنە جیاوازەکانی عێراق کۆ بکرێنەوە. من پێم وایە کە ئێمە پێویستە کاردانەوەکان ببینین بەرامبەر بەوەی کە چۆنیەتی بیرکردنەوەکان بەرامبەر بە ڕێزگرتن لە کەرامەتی یەکدی ئەوە لە ئارادا بێت و ئەمە شتێکە کە پێویستە خەڵکاری لەسەر بکات و ئەم لە کوردستان نەکە لە کوردستان و بەڵکو لە عێراقیش بەڵکو مە پێویستە ئەوەی گرنگە بۆ ئەوەی هەموو لایەنەکان کۆ ببنەوە وەک گفتوگۆ بکەن. هیچ هەوڵێکی یەکێتی ئەوروپا هەیە بۆ ئەوەی ژیانە نامێنێت؟ هیچ هەوڵێکی یەکێتی ئەوروپا هەیە بۆ کۆکردنەوەی هەولێر و باغدا لە سەر مێزێکی گفتوگۆ بۆ گفتوگۆکردنی ئەو لەسەر کێشەکان. تێڕوانی منەوەیە ڕێزگرتنە لە جەلال تاڵەبانی و خەڵکی کورد و خەڵکی عێراقیش بە هەمان شێوە ڕێز لە ڕاکانیان بگیرە. بەڵێ ئەوەش نوێنەری یەکێتی ئەوروپا بوو لە هەرێمی کوردستان کە قسەی لەسەر کۆچی دوایی مام جەلال کرد. دوو وێنەی جیاوازتان بۆ دەگوازینەوە، وێنەیەکیان لە دەباشان ئەو شوێنەی کە مام جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری پێشووی عێراقی تێدا دەنێژرێ. وێنەیەکی دیکەیان تەرمی مام جەلالە لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی و بەڕێکەوتووە نزیک بۆتەوە لە گردی دەباشان. خەڵکێکی زۆر هەم لە دەباشان کۆبوونەتەوە ئەم لە مزگەوتی گەورەوە لەگەڵ تەرمەکەی مام جەلال دوایەوەی کە نوێژی مردووی لەسەر کرا بەڕێکەوتون بۆەوەی کە لە گردی دەباشان لە شاری سلێمانی و لە نزیک ماڵەکەی مام جەلال دوا ماڵەوەی لە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک کۆماری پێشووی عێراق بکەنەوە. وێنەی ئەو ئۆتۆمبیلی کە دەیبینن لە شاشە ڕوودا و تەرمەکەی مام جەلال دوایەوەی کە لە مزگەوتی گەورە نوێژی مردووی لەسەر کرا گوازراوەتەوە بۆ نەو ئەو ئۆتۆمبیلە. بەڵێ ئێستا ڕێوڕەسم و یان کێشاوەی ئۆتۆمبیلەکانی مام جەلال گەیشتە سەر پردی دەباشان. تەنها چەند سەد مەترێکی کەمی ماوە بگاتەوە شوێنەی کە بۆی تەرخان کراوە لێ بڕیاروایە بنێژرێ. لە ئەو دیومنەوە ئاپەڕەیەکی ئێجگار فراوان خەڵک لە پێشوازی فەرمی مام جەلالدان بۆی لە مەراسیمی بە خاکسپاردنی مام جەلالدا بەشداری بکەن و لێرە دوا ماڵ ئاوایی لە مام جەلال بکەن کە زۆر لە بەیانێکی زۆر لەسەر لە بەیانیەوە بە حەسرەتەوە هاتوونەتە دەرەوە بۆی لە دوا دیداری مام جەلالدا بەشداری بکەن. ئێستا وردە وردە نزیک دەبینەوە لە ئەو شوێنەی کە لە دەباشان یان و گردەی کە تەرخان کراوە بۆ ناشتنی مام جەلال. لە سەر پردی دەباشان ژمارێکی ئێجگار زۆر خەڵک وەستاون لەو دیوە لە دەباشان قەرەباڵخێکی ئێجگار فراوان هەیە. ژمارێکی زۆر لە هاونیشتیمانیان با گەنج و پیر و ژن و پیاوە لێرە لە پێشوازی تەرمی مام جەلالدا وەستاون. هاوڕاست هێزانەکان دەیانەوێت هاوکار بن بۆی تەرمی مام جەلال زوو بگاتە ئەو شوێنەی کە بڕیار درراوەیان تەرخان کراوە بۆی لێرە بە خاک سپێردرێ. بۆیە پەرچینێکی ئەمنیان دروست کردووە تا خەڵکەکە مەجالمان یان دەرفەت بن ئۆتۆمبیلی مام جەلال کە تەرمەکەی هەڵگرتووە لەگەڵ کەژاوەی ئۆتۆمبیلەکاندا بە ئاسانی بگاتە شوێنی خۆی.
باش هاوکار دێنە وڵات بەڵە بەڕێزان دوو دیمەنی جیاواز لە دوو شوێنی جیاوازێکیان گردی دەباشان وەک دەبینن کۆبوونەوەیەکی جەماوەری گەورەی لێیە کە چاوەڕوانی گەیشتنی تەرمی مام جەلال دەکەن لە دیمەنێکی دیکەدا مام جەلال لە سەرکردی دەباشان دەبینرێ کە تەنها چەند سەد مەترێکی ماوە بگاتە دەباشان و لەوێ بۆ دوجار بە خاک بەسپێرێت و خەڵک ماڵاوایی لێ بکەن. بەشێکی زۆر لە سەرکردە عێراقیەکان و نوێنەری وڵاتان و مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و چیرمان بارزانی سەرۆی وەزیرانی کوردستان و مەسعود بارزانی ڕاوێژکاری ژماری یاسایی هەرێمی کوردستانەوە لە مەراسیمی ناشتنی تەرمی مام جەلال تاڵەبانی سکرتێری گشتێکێتی نیشتیمانی کوردستانەوانیش بەشدار بوون. وەزیری دەرەوەی ئێران بە هەمان شێوە محەممەد جەواز زەریف ئەویش بەیانی لە ڕێوڕسمەکەدا بەشدار بوو. بەڵام ئێستا پێوەی کە لە میدیاکانی عێراقدا گوێزراوەتەوە سەردانی نەجەفی کردووە چۆتە نەجەف لەسەر ئەو ئاڵایی کە تەرمی مام جەلالی پێوە پێچرابووی ئەڵێنرابوو لە میدیا عێراقیەکاندا و لە میدیا عەرەبیەکاندا راپۆرت و هەواڵ بڵاو کراونەتەوە ئەو بابەتە وروژێنراوە. ئێستا لە میدیا عێراقیەکان لێدوان لە ئەو شاندە عێراقیانە وەرگیراوەکە هاتوونەتە باشووری کوردستان وەفدی شاندی یاخۆتەنجومەنی باڵای ئیسلامی عێراقی بە سەرۆکایەتی محەممەد تەقی مەولاکە هاتوونەتە باشووری کوردستان ڕەخنەیان گرتووە لەوەی کە بۆچی تەرمی مام جەلال لەگەڵەوەی کە چەند ساڵێک سەرۆک کۆماری عێراق بووەوە خۆشەویستی هەموو حزب و لایەنە سیاسی عێراقیەکان بووەوە بۆچی بە ئاڵای عێراقەوە نەپێچراوە بۆچی ئاڵای عێراقی پێوە نەبووە بە هەمان شێوە شاندی حکومەتیش ڕەخنەیەوان لێگرتووە بۆچی ئاڵای کوردستانیش پێوە پێچەندراوە ئاڵای عێراق نەبینراوە. لە کاتێکدا سەید عەلی سیستانی گەورە مەرجای باڵای شیعەکانی عێراق جەلال تاڵەبانی بە سەمامی ئەمانی عێراق ناوی بردووە. ئەو دیمەنانەی کە بینیتانن لە ئاسمانەوە بوون کاروانی ئۆتۆمبیلەکان ئەوەی کە لەگەڵ تەرمەکەی مام جەلال بەڕێکەوتون دەبیندان. تەرمی مام جەلال لەسەر گردی لەسەر پردی دەباشانە تەنها چەند سەد مەترێک ماوە بگاتە دوا مەنزڵگەی خۆی لە دەباشان وردە وردە خەڵکەکە نزیک دەبنەوە لە دەباشان لەوێ دوا ماڵاوەی لە مام جەلال تاڵەبانی سەرۆکۆماری پێشووی عێراق دەکەن. ئەوەتان وەبیر بێنمەوە کە تەرمی لە مانگیدا لە ساڵی 1956 مەلیک مەحموود مەلیکی جنوبی کوردستان تەرمەکەی هێنرایەوە شاری سلێمانی. مانگی دەی 1993 تەرمی مەلا مستەفای بارزانی و ئیدریس بارزانی کوڕی بەناو شاری سلێمانیدا هێنرایەوە دەردرانە دوا مەنزڵگەی خۆیان لە بارزان. ئەمڕۆژ دیسان لە مانگیدا لە ساڵی 2017 تەرمی مام جەلال تاڵەبانی بەنێو شاری سلێمانیدا دەهێنرێ و هەر لە سلێمانی بە خاک دەستپێردرێ. ئەمەش دیمەنی گەشتنی شاندەکان و بەرپرسانە و کەسایەتیەکانەکە دەچنە گردی زەرگەتە ببورن پردی گردی دەباشان لەوێ مام جەلال بە خاک دەستپێردرێ. خەڵکێکی زۆر وەکەوەی کە لە وێنەکاندا دەبینن کۆبوونەتەوە گردبوونەتەوە دوا ماڵاوەی لە جەلال تاڵەبانی سەرۆکۆماری پێشووی عێراق دەکەن. هەروەکوتمەوەتان بیرمێەوەکە لە کاژێر 6 بە کاتی ئەڵمانیا و 7 بە کاتی باشووری کوردستان ئەو فڕۆکەی کە تەرمەکەی مام جەلالی هەڵگرت لە بەشی سەربازی فڕۆکەخانەی تێگڵی ئەڵمانیا بەرەو سلێمانی بەڕێکەوت و کاژێر 11 گەیشتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی. دوای ڕێوڕسمی پێشوازیکردن لە تەرمی مام جەلال بە پرۆتۆکۆڵێکی گەورەی سەربازی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ڕێوڕسمی دانانی تاجەگوڵینە لەسەر تەرمی مام جەلال بەڕێوە چوو کە تێداریەکە لە دکتۆر فواد ماسووم سەرۆکۆماری عێراق، مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان، محەممەد جەواز زەریف وەزیری دەرەوەی ئێران، معروف بەخیت نوێنەری شاه عەبدوڵڵای دووەم پادشای ئوردون
وقاسم عرجی وەزیری ناوخۆی عێراق بە نوێنەرایەتی حەیدەرابادی سەرۆکوەزیرانی عێراق کە خۆی وتبووی بەهۆی مەشغوڵیمەوە مەجال نەبووە کە بوار نەبووە کە ئامادە بن بە هەمان شێوە نوری مالیکی جێگری سەرۆکۆماری عێراقی ژۆکەوەی کە سعدی پیرە گوتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕووداوگوتی بڕیار بۆ ئەوانیش بێن هەریەکە لە عەبادی و مالیکی بەڵام ئەوانیش بەهۆی مەشغوڵبوونیانەوە سەرقاڵبوونیانەوە نەیانتوانی و بەشداری لە ڕێوڕسمی ناشتنی تەرمی جەلال تاڵەبانی سەرۆکۆماری پێشووی عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن بە هەمان شێوە نێچیروان بارزەنی سەرۆکوەزیرانی کوردستان لە ڕێوڕسمەکەدا تاجە گوڵینەی لەسەر تەرمی مام جەلال تاڵەبانی دانا یانکۆڤیچ نوێنەری سکرتێری گشتی نەتەوەیەگرتووەکان بە هەمان شێوە دۆگلاس سلیمان باڵوێزی ئەمریکا لە عێراق و نوێنەری یەکێتی ئەوروپا دگری سیری باڵوێزی ئیتالیا لە عێراق یوسف محەممەد و جعفەر ئیمینکی و بێگەر تاڵەبانی بە نوێنەرایەتی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە یەکەم دەرکەوتنیان بوو بە فەرمی ئەمە بێگومان دوای 3 ساڵ یەکەم دەرکەوتنی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بوو پێکەوە لە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی لە ڕێوڕسمی بە خاکسپاردنی تاڵەبانیدا ئامادە بوون بە خاکسپاردنی مام جەلال ئەو وێنەی دروست کردبوو کە هەموو سەرکردن ناکۆکەکانی پێکەوە لە فڕۆکەخانی سلێمانی کۆکرد بوویەوە هەر لە شەرقەوە تاوەکو غەرب و لە ناوخۆی کوردستانیش ڕوودا و بە هاشتاگی مام جەلال لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا مۆنیتۆری کاردانەوەکان دەکات لەسەر وەفاتی مام جەلال ئەو کاردانەوانەی هەیەن کۆمنتی کەسانی بیانیش لەسەر ئەو مەراسیمە ئەوەیە کە ئەمڕۆ کوردستان جارێکی دیکە بە یەکگرتووی لایەنەکان دەرکەوتنەوە بەڵام حزورێکی بەهێزی عێراقی لەو مەراسیمانەدا نەبوو بێگومان ژمارەیەک سەرکردەی شیعە لە مەراسیمەکەدا بەشدار بوون وەک عەمار حەکیم ڕەوتی حکمە و عەلی عەلاق سەرکردە لە حەزبی داعوە و نزیک لە حەیدەرابادی سەرۆکوەزیرانی عێراق بەڵام سەرۆکوەزیران و جێگری سەرۆک کۆمار و بەرپرسانی دیکەی عێراقی لە مەراسیمەکەدا بەشدار نەبوون وەک هەر ئێستا لەسەر شاشەی ڕوودا و دەیبینن هاشتاگی مام جەلال بەکارهاتووە لەگەڵ هاشتاگی مام جەلال وێنەی تەرمی مام جەلال دەبیندێکە ئاڵای کوردستانی پێوە پێچراوە ئەمەش نیگەرانێکی زۆری لە نێو میدیای عێراقیدا دروست کردووە چونکە ئەوان پێیان وایە کە مام جەلال سەرۆکۆماری عێراق بۆ پێشتر دەبوایە ئاڵای هەرێمێکی تێوە نە ئاڵێنرێوە کۆی کە ئەوان دەڵێن بەڵکو دەبوایە بە قسەی ئەوان ئاڵای عێراق بە ئاڵێنرایە بە تەرمەکەی مام جەلال سەرۆکۆماری پێشووی عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لەو میوانانەی کە لە مەراسیمەکەدا ئامادە بوو محەممەد جەواز زەریف وەزیری دەرەوەی ئێران بوو کە لە تەنیشت مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانەوە دانرا و دانیشتە بوو وێنەکە ئەویش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵ هاشتاگی مام جەلال کە ڕوودا و پێشنیاری کردو دایناوە دەرچووە محەممەد جەواز زەریف وەزیری دەرەوەی ئێران لە شاری سلێمانی کە وڵاتەکەی یەکێکە لە وڵاتانی کە سەرسەخت بە توندی دژی گشتپرسی باشووری کوردستان بۆ سەربەخۆیی وەستاوەتەوە هاوکارم هێویدار ئەحمەد لە گردی دەباشان لەگەڵما دەبێت دەچمە لای بزانم لە دەباشان چی دەگوزارە هێویدار چەندێکی ماوە تەرمەکە بگاتەوێ یعنی خەڵ بە پێ لە ناوەندی شار لە بەردەم مزگەوتی گەورە بە پێیا دێن لەمە لە بەردەم لەسەر گردی دەباشانێن خەڵک بەردەم مزگەوتی گەورە بە پێیا دەیبینی بە نزیکی 20 کیلومتر زیاتر دەبێتن تا دەگەیە گوتی گەورە خەڵ بە پێیا هاتۆن هەموو ڕێوڕەوەکە دەیبینی لەو جسرە لە ئەو داوی جسرەوە حتا دەگاتە دەباشان ئەنجامە خەتێکی لاڕێی خەتەکەیە خەڵکەکە زۆرتر لەسەر جادەی ڕئیسەکە دێن پێشی تەرمی مام جەلال تابوتەکەی مام جەلال دێن پێش کە ئێمە دەیبینین دوو ئەوەندەی ئەو جادەی تەنیشت کورساتەوە کە دێت بۆ سەر ئەو شوێنەی کە دوا مەنزلی تاڵەبانی بێت سێ جا ئەوەندە و 4 جار ئەوەندەش خەڵێرە کۆبووتەوە لە بەیانیوە تاوەکو ئێستا بەردەوام 1 2 3 4 5 فڕووکە بەردەوام ئێستا لێرەوە هاتوچووەکەن کۆنتترۆلی ئاسمانی هێراکان
لە ئاسمانەوە وێنە دەبینن ئەو فروکەی کە ئێستا ئێمە دەبینن ئەوە وێنێکی گەورەی مام جەلالی پێوەیە دەیەوێت لەسەر هەموو ئاسمانی سلێمانی هاتوچووی پێ بکاتن وێنەیەکی زۆر گەورە بە سەوز و ڕەش پەڕۆکە دانراوە وێنەی تاالبانیە کە پێ دەکەنێ آخر وێنەی تاالبانیا ئێستا ڕەنگە لەسەر هەموو شاری سلێمانی هاتوچووی پێ دەکرێت لە ڕێگەی ئەو فروکانەی کە لە بەیانی شوێن بۆ شوێن دەبێت پلانەکەەوەیە تا پێش ئەوەی بێن سەر قەبرەکە دەبنە ماڵی مام جەلال لەوێ خوداحافیزی لە ماڵەکەشی دەکات لەو ماڵەی کە مام جەلال دەیان کۆبوونەوەی گەورە و گرنگ و خەڵکی تیابینەوە لە ئاستی کوردستان لە ئاستی دەرەوەی کوردستان حەز دەکەم هەوراز مووقفێکی مام جەلال ینی کە بەردەوام هەبوو قادری حاجی علی یەکێک کە لەو کەسانەی کە لە ناو یەکەتی و لە ناو گوڕانیشدا بۆ تاو ئێستاش بۆ منی باس کرد وتی ڕۆژێک ینی بەردەوام مام جەلال لەگەڵ کێ تووڕە وایە مویەکی پەیوەندی دەهێشت و لەگەڵ کادرانی ینی لەگەڵ سەرکردانی یەکەتی کە خاستان کە تووڕە دەبوو مویەکی دەهێشت بۆەوەی چاک بکەنەوە هەموو جاریش هێروخان سولحی ئێمە دەکرد بەڵێ یان ئەگەر دڵی توی ئێشان وایە میوانێکیان خۆت لە سەر نانخواردنێک داوەتی توی دەکرد و میوانێکی شلێوی وایە ئەتۆ ئەوەندە گەورەت پێشان دەدا ئێتر قەرزدار بوو هەر کەسی دەچووە لای مام جەلال دەچوونە لای مام جەلال بە قەرداریەوە لای ئەو دەرچوین ئەمەش وای کرد ئەم پیاوە کە ئەم خولیاقەتە بەشەرە هەموو ئەمڕۆ لە ڕۆژی شاردنەوەی یاخۆت خوداحافیزی یەکجاری تاالبانی کە لە ئەڵمانیاوە هاتێرە ئەمە سێم جارە تاالبانی کە دێتە سلێمانی بە مەراسیمە جاری چوارەم نابێتن جاری یەکەم لە مانگی شوباتی ساڵی 2007 بوو کە لە سلێمانی بوو کلیەکانی توزێک توژی کێشە بوون وەزی تێک چوو بەرە ئوردنیان برد کە گەڕایەوە خەڵک لە سلێمانی ڕژانە سەر شەقامەکان وەکو دڵخۆشیە کە مام جەلال بە سەلامەتی گەڕایەوە جاری دوایەوە بە ساڵێک ساڵی 2008 چوو بە ئەڵمانیا نەشتەرگەری دڵی ئەنجامدا بەڵام ئەو جارێک کە مام جەلال چوو بۆ ئەڵمانیا کە تووشی جەڵتەی مێشک بوو لە 19 هەفتی 2014 گەڕایەوە خەڵک بە مەراسیمێکی یەکجار گەورە ئەو کات بە دڵخۆشیەوە کە مام جەلال گەڕایە کوردستان و هەر زیندوو بۆ مەراسیمی ئەم جارە یەکجار جیاوازە تەنیا خەڵکی یەکەتی نین تەنیا خەڵکی بەڵێ بەڵێ هاوکارم هێویدار ئەحمەد لە گردی دەباشان لەگەڵمانایە زۆری نەماوەکە تەرمەکەی مام جەلال کە لە مزگەوتی گەورەوە بە کەژاوەیەک بەڕێکرا بۆ ڕسمی کراوە دەباشان بەڵێ ڕوخسەت بێ ئەوە زیندوو بەڵێ هێویدار دەنگت دەپسڕێ زۆری نەماوەکە تەرمەکەی مام جەلال بە کەژاوەیەک بگاتە گردی دەباشان بۆ ئەوەی لەوێ بە یەکجاری لەوێ وەکوی هاوکارم هێویدار باسی کرد یەکەم جار دەبرێتە ماڵی خۆی لە دەباشان دواتر گۆڕ هەڵکەنراوە ئامادەکراوە گڵکۆکەی ئامادەکراوە بەوەی تەرمی مام جەلال لە باوەش بگرێت و خەڵکی سلێمانی و کوردستان ماڵاوایی یەکجارێکی لە مام جەلال بکەن دوو وێنەی جیاواز وەک لە سەر شاشەی ڕوودا و دەیبینن ڕووماڵی ڕوودا و لە کاژێر سێ و چواری سەر لە بەیانیەوە دەستی پێ کردووە خەڵکی کوردستان بەم شێوەیە باسی مام جەلال بۆ ڕوودا و کردووە بزانین ئەوان چۆن باسییان لە مام جەلال و کۆچی دوایی مام جەلال کردووە گویان لێگرین ئەو مامە قەت نایەتەوە مامێکی زۆر گەورە بوو بۆ ئێمە وەکو گەنجێکی کوردستان ئامادەین خوێنی خۆمان بڕێژین بۆ مامەی پیرۆز ماما لای ئێمە زۆر پیرۆزە بۆیە ئێمە زۆرمان خۆشەویست هیوا قەت مامە دووبارە نابێتەوە ئەو هێشتا نەمردەوە هێشتا لە دڵی ئێمە والله خۆم و چوار مناڵمەیە شەڵا من وایم بوومە قوربانی ئەو خۆڵەکرێتە من دەمیا خوا قەزای بخات لە ئەو دوو چاوی منە
خوا قەزای بخات لە هەرچی کەسمەیە خوا قەزای بۆ نەکەوت لە مناڵەکانی من خوا قەزای بۆ نەکەوت لە خۆم بوومە قوربانی ئەو خۆڵک لە دەژێ بانتەمیا بوومە قوربانی ئەو خۆڵە درێ دەملیا بوومە قوربانی ماما جان كامل الدنيا من الرمادة كيف ولا نايم ماما جان تو بيرك كردي بيربين سر كرديكي باكو بيكرت خباتكي باكو بيكرت بيجو اي سلمير كتو تشرباكي بيطلين يا مرة بازي تو برنادين ماما جان تامر ممنوني توين قدم لنا بلين بالعوا تو نمري ماما بقول ماما بس كلمة باوکی گەورەمان دەستە باوکی گەورەمان لە دەستە تکاکەم لە یەکێتی یەک بگرم بە خاتری خوا بەسێتێتر حتا کەی بەسێتی لە پێشمەرگایەتی بووە سەرە کۆمان هەر گشتی هیچ کردووان هیوادارین دوای ئەم ڕۆژنەی مابەت بێتە مای یەکگرتنەوەی هەموو لایەنەکان و دەست لە ناو دەستخەنە ناو دەستی یەکبوو ئینی تر سەر بەخەراتی و خۆشی و خۆشەویستی ژیانی چونێ بۆ ئەم دەستدابی بکەن بەڕاستی جێی داخەڕۆشنی مامە بەڕاستی ئەوڕۆ ڕۆژێکی زۆر ڕەشە لە مانجی محەڕەم مام زەلال قائید و سەربەر و گەورەمان مامی گەورەمان کەوا کۆچی کرد و مال ئاوایی لێکردن جێگای ئەسەفە میلەتی خۆشناوەتی و حەوزی هەولێر و بتوێن و قەومی خۆشناوەتی بە عام دۆری باریسان هەموو دەگرێن و فیلمەسکان دەبانی وەکی بارانی بەهار گەرمیان و کەلار و گەرمیان کەلار و کفری و منتیقەی گەرمیان هەمویان فرمەی زەباری سێ ڕۆژە وەکو بارانی بەهار لە خەمی بەڕێز و خۆشەویست و قائیدی نەترس و قائیدی ئازا و پێشمەرگەی شاخ مامزەلە بەڵە بەڕێزان خەڵکی کوردستان بە چاوی پڕ لە گریانەوە هاوخامی خۆیان بۆ کۆچی دوایی مام جەلال تاڵەبانی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکۆماری پێشووی عێراق دەردەبڕن تەرمەکەی مام جەلال کە ژاوڵی ئۆتۆمبیلەکانی مام جەلال گەیشتە گردی زەرگەتە تەرمەکەی مام جەلال وەکوی کە هاوکارم هێویدەر ئەحمەد لە گردی دەباشانەوە پێڕاگەیاندین سەرەتا دەبرێتە ماڵەکەی خۆی لە گردی دەباشان لە شاری سلێمانی لە قەتباڵی جای گۆژە و ئەزمەر دواتر لەوێ گۆڕی بۆ هەڵکەنراوە لەوێ گۆڕەکەی ئامادەکراوە دوایەوەی کە ئەیبنەوە ماڵی خۆی دەیبەنە دەباشان لەوێ بە خاکی دەستپێردرن. مام جەلال ڕۆژی سێشەممە سەیدەی 2017 دوای ماوەیەکی زۆر ململانەی لەگەڵ نەخۆشی لە ئەڵمانیا لە تەمەنی 84 ساڵیدا کۆچی دوایی کرد ئەم ڕۆژ تەرمەکەی لە ئەڵمانیاوە هێنرایەوە کوردستان. ئەوەی کە ئەمڕۆ جێگەی سەرنج بوو وەک هەندێک لە میدیا عێراقیەکانیشە بڵاو کرابووەوە لە میدیا عەرەبیەکانیشە ئەوەی کە گرنگیان پێدا بوو و مانشێتی هەواڵەکانیان بوو ئەوەیە کە بە بڕیاری حکوومەتی عێراقی گشتی نێودەوڵەتی بۆ هەردوو فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی لەگەڵەوەی قەدەغە کراوە هێنانەوەی تەرمەکەی مام جەلال لە ئەڵمانیاوە بۆ فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی بەڵێ ئەو قەدەغەی تێکشکاند. دوای ئەوەی مام جەلالی لەسەرەوە سێ بەڵێ وێنەکان زیندون لە دەباشانەوە بۆتە نەگوازینەوە دەچمە لای هاوکارم هاوکار یاسین لە دەباشانەوە لەگەڵمانێ بزانین هاوکار دێمە لای تۆ. بەڵێ سارەی ئەو ساری کە تەرمی مام جەلالی هەڵگرتووە لە ناو ئاپۆڕی جەماوەردا ئەو پردی دەباشانیشی تێپەڕان واتە ئێستا داخلی دەباشان بوو تەنها چەند سەد مەترێکی کەمی ماوە منەگرد ئەو گردەی کە لێ ئامادە کراوە کە دەکرێتە دوا مەنزڵگەی مام جەلال ئێستا لێرەوە لێم دیارە لەسەر گردەکە ژمارەیەکی ئێجگار زۆر خەڵک هەیە و لەگەڵ کەشاوەی ئۆتۆمبیلەکانیشیدا ئێجگار فراوانەواتە هەزاران خەڵک دەیان هەزار کەس ئەمڕۆ لە سلێمانی لەگەڵ بەڕێکردنی تەرمەکەی مام جەلالدا بۆ دواماڵ ئاوایی لە
مامجلال هاتوونەتە سەر شەقامەوە لەگەڵیدا ڕێ دەکەن سەر لە بەیانیەوە کە لە لای مەتاڕی سلێمانیان لە ڕای فڕۆکەخانی سلێمانیەوە خەڵک بە پێوە وەستا بوو لە پێشوازی گەیشتنی تەرمەکەیدا بە خاکی کوردستان و بە سلێمانی دوای کە لە مەتاڕ هاتە دەرەوە لە هەموو ئەو ڕێگەی کە خەڵک لە پێشوازیدا وەستا بوو لەگەڵیدا کەوتنە ڕێ بۆ مزگەوتی گەورە لە لای مزگەوتی گەورە بە تەواوەتی کوچە و کۆڵان و شەقامەکانی ناو بازار پڕ بووبوونەوە لە خەڵک دوای ئەوە کە نوێژی ماڵ ئاوایی لەسەرکرا ئیدی بەڕێکرا بەرەو دەباشان ئێستا لە ڕێگان کە لەسەر پردی دەباشانیشی تێپەڕان ئۆتۆمبیلەکەەوە دەگاتە دەباشان من دەمەوێت تاو کاتەی مامجلال دەگاتە دوا مەنزڵگای خۆی ئەو خەڵکی کە لێرن لەگەڵیدا ڕێ دەکەن و لە پێشوازیدان دەمەوێت بیان دوێنم سلااو دەبێت ڕووکەیتە کامێرەکە سپاس نەکەم ئەستا مامجلال ئەوەنی نەما بگاتە دوا مەنزڵگای خۆی قسەی تۆ چییە بۆ دوا ماڵ ئاوایی لە مامجلال پڕ بەدڵ پێمان ناخۆشە یعنی ئەمە ناخۆشی و بەسەرگەلی کووردا هاو پرسە و سەری خۆشی خۆمان لەگەلی کورد و لە هەموو شاری سلێمانی بە تایبەتی یەکەم ئێمە ژۆک و وەفایەک بۆ هاو خەمی بەشداری کردن لە پرسەی مامجلالە هاتوین بۆ بە خاک سپاردنی بەڕاستی کەنەنێکی گەورە بوو لە میلەتی کورد کەوت باشە پێم بڵێ دوای مامجلال قسەی تۆ چیە بۆ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وڵی قسەی منەوەی بۆ سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر بخوا نەبچنەوە تەبایی دروستکەن و ڕێخستەکانی ناو یەکێتی ڕێکتە بخەنەوە و لەگەڵ حیزبەکانی ترا زیاتر هاوپەیمانەتی ببەسن و خۆشگوزارانی زیاتر بۆ میلەتە فراهەمکەن وەکەوەی مامجلال کردی دەست خۆش زۆر سپاس خاڵۆجان سلااو دەبێ مامجلال کەمێکی دیکە دەگاتە دوا مەنزڵگای خۆی ئیدی بە خاک دەست پێردرێت قسەی تۆ چییە بۆ دوا ماڵ ئاوایی لە مامجلال کێسا لە پێشوازی گەیشتنی تەرمی مامجلال وڵی جان بزۆنی دەڵێن ئینشاڵە بەهشتی بەری شاد بێ و ئەو میلەت هەموو ڕێکەوێ و بەڵێ زۆر سپاس سپاس دەکەم بەڵێ هەوراز ئەم ئۆتۆمبیلانی کە بەڕێ دەکرێن ئەوە ئۆتۆمبیلەکەی مامجلالە کە ژمارەی زۆر خەڵک لەگەڵیدا ڕێ دەکات هەڵ دەدەم نزیک بمەوە لە ئۆتۆمبیلەکەی چونکە ئاپۆڕایەکی جەماوەری ئێجگار فراوان هەیە بە ئاستەم دەتوانین بگەینە لای ئەو ئۆتۆمبیلە هەوڵ دەدەم ئێستا نزیکی ئۆتۆمبیلەکە شەو خەڵکانی کە لەگەڵشیدان بیان دوێنم ئێستا لە سەرەتای دەباشاندای هەورازان واتە بەرەو دوا مەنزڵگای مامجلال بەڕێکەوتون ئۆتۆمبیلەکەی بەڵام ئەو کێزە ئەمنیەکان و کەسانی کە لەگەڵیدان هەوڵ دەدەن بە خێرایی ئۆتۆمبیلەکەی ڕێ بکەن چونکە لە لای مزگەوتی گەورە بە تەواوەتی ڕێ لە هاتوچۆی ئۆتۆمبیل ژیان لە ڕجوڵەی ئۆتۆمبیلە ژیرا بوو لەبەر زۆری ئێجگار زۆری فراوانی بەشداری خەڵک بۆی لێرە هێزە ئەمنیەکان شتێنێکی ئەمنیان دروست کردووە ڕێگان کردوەوە بۆی ئۆتۆمبیلەکان کەمێک خێراتر بگەنە گردی دەباشان ئەو ئۆتۆمبیلە ژمارێکی زۆر خەڵک خۆی پێدا هەڵواسی و دایانەوێ وێنە دواوێنەی یادگاری لەگەڵ مامجلالدا بگرن هەرچەندە مامجلال ڕۆژ جێی هێشتن ئەمان دایانوێت لەگەڵ تەرمەکەشیدا کە لەناو ئۆتۆمبیلەدا دواوێنە یادگاری بگرن و ماڵ ئاوایی بکەن خەڵک لێرە هەر جۆرە بە جۆرێک ماڵاوی لە مامجلال دەکات گوڵبارانی دەکەن دروشمەکان دەڵێنەوە یانەوە تا دەڵێن نامرێیان ناوی مامجلال دێنەوە ڕۆحی مامجلال دایما لە ناویاندا زیینوە بەڵێ سپاس هاوکار یاسین لە دەباشانەوە دەگری هەموو خەڵەکەی لێرێ ڕەشپۆشە بڵێ بەڵێ هاوکار دێمەوە لە سپاس بەڵە بەڕێزان تەرمی مامجلال گەشتە گردی دەباشان وەکوەی کە هاوکارانمان لە دەباشانەوە دەڵێن سەرەتا تەرمەکەی مامجلال ئەو دیمەرانی کە دەیان بینن زیندون ڕاستەخۆن لە دەباشان و لە سلێمانی بۆ تەنەگوازینەوە سەرەتا تەرمەکەی مامجلال دەبرێتە ماڵەکەی خۆی لە دەباشان دواتر دەبرێتە ئەو گۆڕەی کە لە هەر لە نزیک لە ماڵەکەی خۆی لە دەباشان بۆی ئامادەکراوە لەوێ بەخاک دەستپێرێت و ماڵاوایی لەیان خەڵکەوە لێکرێ و خەڵکێکی زۆر لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە هەر لە زاخەوە بگرێت تا خانەقین و هەڵەبجە هۆرەمان ڕۆشتون بۆ ڕێوڕسم بۆ بەشداریکردن لە ڕێوڕسمی ناشتنی تەرمی جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری پێشووی عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕۆژی سێشەممە سەیدەی 2017 دوای ماوەیەکی زۆر ململالێن لەگەڵ نەخۆشی لە ئەڵمانیا و لە تەمەنی 84 ساڵیدا کۆچی دوایی کرد. ئەوەی کە لاوێنەکاندا دەیبینن مەلا بەختیارە بەرپرسی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسیەکێتی نیشتیمانی کوردستانە هەروەها خزمی ماڵی
مام جەلالیشە چونکە وەکو دەزانین مەلا بەختیار خەزووری پاڤێڵ تاڵەبانیە کەواتە کچێکی مەلا بەختیار بووکی مام جەلال تاڵەبانی سەرۆکۆماری پێشوەی عێراقە ئەمڕۆ ئەویش بەشدارە لە بە خاکسپاردنی مامدا. دوو دیمەنی جیاواز لە گردی دەباشانەوە بۆتە نەگوازینەوە ڕووماڵێک لە ڕوودا و لە کاژێر پێنجی بەیانی ئەمڕۆوە دەستی پێکرد خەریکە دەگاتە کۆتاییەکانی لە ئەڵمانیا لە بەرلینەوە ئاڵا شاڵی لەگەڵ مامبوو سەر لە بەیانی دیمەنی بەڕێکەوتنی تەرمی مام جەلالی گواستەوە. دواتر پەیامنێرانمان لە شاری سلێمانیەوە ئەڤیدە ڕەحمەت، سەنگەر عەبدوڕەحمان، ئەرکان عەلی، سامان بەشارەتی، هاوکار یاسین بەشداریان لە ڕووماڵەکەدا کرد وێنەکەیان ڕاستەوخۆ بۆ گواستینەوە بە درێژایی ڕۆژ چرکە بە چرکە ئەوە گوازرایەوە کە چۆن دەگەێنرێتە دوا مەنزڵگەی خۆی لە گردی دەباشان لە شاری سلێمانی. ئێستا خەریکە تەرمەکەی مام جەلال دەگاتە دەباشان هێندەی نەماوە سەرەتا دەبرێتە ماڵەکەی خۆی لە دەباشان دواتریش ئەبرێتەوە گۆڕەی کە لەوێ بۆی ئامادەکراوە لەوێ بە خاک دەست پێ بدرێت. دوایەوەی کە لە ئەڵمانیاوە تەرمەکەی مام جەلال هێنرایەوە لە نێو شاری سلێمانی لە فڕۆکەخانەی سلێمانی تەرمەکە گەیشتەوە وەک ئەوەی کە لەم گرافیکەدا دەیبینن. دواتر بە شاڕەی سالمدا تەرمی مام جەلال هێنرا بەرەو مزگەوتی گەورەی شاری سلێمانی لە مزگەوتی گەورە نوێژی مردووی لەسەرکرا. ئێستا تەرمەکەی مام جەلال بەڕێکەوت لە مزگەوتی گەورەوە بۆ گردی دەباشان نزیک بۆتەوە لە دەباشان مەودایەکی زۆری نییە لەگەڵ مزگەوتی گەورە. تەواوی ئەم پرۆسەیە لە کاژێردەی بەیانیەوە تاوەکو ئێستا بەردەوامە خڕۆشانێکی جەماوەری گەورە هەیە لە نێو شاری سلێمانی. مەودایەکی کورتە بەڵام هەر هەنگاوێک بە زەحمەت هەڵدەهێنرێ چونکە شاری سلێمانی خەڵکی هەموو کوردستان ڕووی تێ کردووە بۆ ئەوەی ماڵئاوایی لە مام جەلال تاڵەبانی بکات. ئەمەش دیمەنی کۆبوونەوەی خەڵکە لە دەباشان لە دوایین مەزڵگایی مام جەلال تاڵەبانی وەک هاوکارمان هەڤیدە ڕەحمەت لە دەباشان باسی کرد. بڕیار وایە مام جەلال یەکەم جار ببرێتە ماڵی خۆی دواتر لەو گرتە بە بەردەوامی پێشوازی لە شاندەکان دەکرد کۆبوونەوەی زۆر گرنگی تێدا دەکردن مام جەلال بە خاک بسپرد. تەرمەکەی مام جەلال زۆری نەماوە بگاتە گردی دەباشان لێواری گردەکە نزیک بۆتەوە خەڵکێکی زۆر لەوێ گردبوونەتەوە بۆی دوا ماڵەوەی تەوە خەڵکێکی زۆر
بەڵێ وەکو گوتمان ڕووماڵی ڕوودا و لە کاژێر 4 و 5 بەیانیەوە بۆ ڕێوڕسمی ناشتنی تەرمی مام جەلال تاڵەبانی لە سلێمانی دەستی پێ کردووە. لەو نێوەندەدا خەڵکی کوردستان کە چوونە سلێمانی قسەیان بۆ ڕوودا و کردو هاوخەمی خۆیان بەم شێوەیە کە ئێستا لەسەر شاشەی ڕوودا و دەبینین بۆ کۆچی دوایی مام جەلال دەربڕیوە. چوار کۆتری سپی ئاشتی بۆ هەموو جیهان پەیامێکە کە بزانن لە ناو میلەتی کووردا کەڵەپیاوی وامانتی ئاڵکەوتۆ وەکو مامەگیان وەکو شێخ سەعیدی پیران وەکو مستەفای بەرزانی وەکو قازی محەممەدی نەمر ئێمەی میلەتی کورد ئەگەر بمێنین ئەگەر کەسیش پشتیوانمان نەبێت دووەلی و وڵاتە عەرەبیە سۆڤێنیەکان شاخەکان و چیاکان و شاخەکانی بەرزان و قەندیل و سەفین وەک مامەگیانە لێ پشتیوانمانن کوڕە گەنجەکانی کورد پشتیوانمانن. و من لێرەوە پەیامە نێرم بۆ هەواڵانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی جێتی نیشتمانی کوردستان دەست بخەنە ناو دەستی یەک لێبوردە بن ڕێبازەکەی مام تەواوکەن. شەڵاح خوا بە بەهشتی بەرینی شادکە ڕۆژێکی زۆر ناخۆشە بەخوا لە سەعانەوە لێرین ئێمە ئەگرین بۆی دەسەڵاتیشمانە. ڕۆژێکە لە هەرە ڕۆژە ناخۆشەکانی گەلی کورد کە قایدێکی ئاوا لەم کاتا ئێمە جێبێڵێ لەم کاتی پێویستە بەڕاستی ئێمە لەم کاتا زۆر زەرور بین بەبوونی مام جەلال بەمانی مام جەلال ئێمە زۆر 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 دڵگرانین بە نەمانی ئەو پیاوە گەورە ئەو قارەمانە ئەو تێکۆشەرە ئەو ڕابەرە ئەو دیبلۆماسە ئەو شۆڕژگێڕە ئەو مام جەلالە بوو کە لە ڕۆژەکانی کە لە ساڵەکانی دوای 75 کە تروسکایی کورد نەمابوو لە کوردستانە مام جەلال ئەم ڕۆژەی دروست کرد و کوردستانێکی ئاوای ئازاد کرد. عەدنان موفتی ئەندامی مەکتەبی سیاسی کێتی نیشتیمانی کوردستان بە ڕووداوی ڕاگەیان مام جەلال چۆن لە ژیانی خۆیدا کۆکەرەوە بووە هەمیشە بۆ ئاشتەوایی خەباتی کردووە. بەشڵە هیوادارین بە وەفاتیشی ڕۆڵێکی گەورە ببینێ لێکخستنی گەلەکەمان وەشکاندنی قەیران و ئابڵۆخەکان لەسەر باشووری کوردستان. دەکەین کە ببێتە وەک چۆن لە ژیانی خۆیدا مام جەلال کۆکەرەوە بوو هەمیشە بۆ ئاشتەوایی خەباتی کردووە چەپکە گوڵەکەی ئەو ڕێگەمامیتن پێش هەموو شتێک ناو خۆمان کورد اینجا بە دیادۆک چارەسەری هەموو کێشەکانمان بکەین و ڕێگا بکەینەوە بۆ ئەوی ئەو قەیرانێک کە هەیە لە کوردستاندا و ئەو ئاڵقەیەکەوە بیشتێنین بە هەموو شتێک پێشتر مهمتر یەکرەزی گەلەکەمانە ئومێد دەکەم مام جەلال بۆ وەفاتیشی دەوری گەورە ببینیتن دەوڕێ. ئازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە پرسەی مام جەلال لە سلێمانی گوتی گرنگە یەکێتی نێو یەکێتی بپارێزرێ و ڕێکەوتی نێوان یەکێتی و پارتی وەکو سەردەمی مام جەلال بێت. مەرحوم سەرۆک مام جەلال بەکوێ کەمە ئەزانی گەرمەجار هەوا هەموو خەڵکمان دەهێنەوە مامی هەموو لایەکەوە. کاک فازل زۆر بە کوردی هەمووان چاوەڕێ ئەوەن لەم پرسەی سەرۆک تاڵەبانیەوە ئاشتەواییەکی نیشتیمانی لە عێراقا بەکارێت بەوەی بەرپرسەکانی عێراقیش پشتیوا هەیە لە ئارادا ئەوە دڵخۆشم بەوە ئەوە لای من گرنگە کوردەکان ئێمە کوردستانیەکان ببن یەک پێشەمویان یەکێتی ناو یەکێتی مام جەلال بپارێزن پارتی و یەکێتی تەحالفەکەن وەکو زەمانی مەرحوم مام جەلال بێتەوە
ئەوەی عێراق من زۆر بڕام پێیان نییە. ژمارەیەک لە بەرپرسی وڵاتانیش دێنەوەی ژمارەیەک لە بەرپرسی وڵاتانی ناوچەکەش بێن و بەرپرسانی عراقیش دێن چاوەڕێکرێت لە پەراوێزی ئەم مەراسیمە هیچ دیدار و گفتوگوی سیاسی هەبن لە مناسباتی وا هیچ حدودەکان دابەزێنیش دادەبەزنی حدودێک نامێنێت لە مابینی مەسائلی اجتیماعی بەڵام شەر نییە مەسائلی سیاسی لە دوای بێتەوە. وەکو پارتی دوای کۆچی دوای مام جەلال داواتان چێ لە یەکێتی بۆ پەیوەندەکانی نێوان یەکێتی و پارتی داوا منەوە کە یەکێتی بگەڕێتەوە دۆخەکەی جاران بدە یەکێتی و بدە هاوپەیمانی پارتی. محەممەدی حاجی مەحموود سکرتێری گشتی حزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان دەڵێ مام جەلال لە سەردەمی ژیانی خۆیدا بەردەوام هەوڵی کۆکردنەوەی لایەنە ناکۆکەکانی دەدا. وتیشی هیوادارن پرسەی مام جەلال ببێتە دەرفەتێک بۆ چارەسەرکردنی پرسە گرنگەکان. ناوی مام جەلال کۆسێکی گەورە بوو، کۆسێکی گەورەیە بۆ خەڵکی کوردستان و وەزارەتێکیشە لە هەموو دنیا و لە ئازادی خوازان و لە ئاشی خوازانی دنیا کەوتووە، واتە تەنها هی کورد نییە، هی هەموو منتیقەکەیە، هی هەموو دنیاە. بۆیە لە کاتی ژیانی خۆیان هەمیشە شەتێکی ئاشتی و پێکەوەژیان بووە. هیوادارم ئەو مناسبەشە دەرگاکراوەیەک بێدیاکردنەوەی قاپیەک بێ بۆ ئەوەی بتوانین چارەسەری کێشەکانی ناوخۆ و منتیقەکە و جیانی پێکردنشە. من زیاتر لە 6 ساڵ لەگەڵ مام جەلال هاوڕێ و پێکەوەی یادگاری زۆرمان هەیە، یادگاری زۆر هەیە، ئەنی یادگارەکان ڕەنگە ئەوەندە زۆر بێت نە بە دووسێ وشە و نە بە کتێبیشتەوە نەبێت لە ڕۆژانی ناخۆش و لە هەردوو لە چادرێکا و لە بنبەردێکا و لە دۆڵێکا و لە ئەوانە یادگارەکان زۆر زۆرن بە تاکید. کاکە حەمە پێ دوایە ئەم بۆنەیە ببێتە هۆی بەستەڵێکی توانەوەی نێوان لایەنە سیاسەکان هەرێم و بەغداد تەسەوڕاتی ئەوە ئاکەی داواکاریتان چ لایەنە سیاسەکان بۆی کە ئەم بۆنێ بکەنە دەرفەتێکی لەو شێوەیە. من هیوادارم هەموو لایەک وا بیر بکەنەوە کە ئەوە دەنیێکی باشە کە بتوانین ئەو بەستەڵۆکانە بشکێنین و من ئەوەی کە من ئەیبینم کەم وردە وردە ئەو بەستەڵەکانە ئەتوێنەوە. ئێستا برایانمان لە بەغداوە هاتنە ئێرە عەبدولمەهدی بە ڕێزگەیشتە ئێرە. من پێم وایە ئەو بەستەڵۆکە یا دەرگایە گەکاتەوە بۆ گفتوگەکان هیوادارم هەموو لایەکی سوپاس. قسەیەکان هەبوو کە هاتبوونەوە بە تاکید خۆی هەر هاتنەکەیان بۆ کوردستان لەو کاتەدا واتە مام جەلال چۆن لە ژیانە هەمیشە ئاشتی و کاری باشی کردەوە بۆ میلەتەکەی و بۆ منتیقەکە و بۆ هەموو نەتەوەکانی تریش. هیوادارم ئەوەش فرسەتێکی باشە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە لەو حاڵەتەی ئێستادا ئیسفادە لەوە بکەین و بتوانین چارەسەری کێشەکانی خۆمان و منتیقەکە و ئەو کێشانەی کە لە ناوچەکەدا هەیە لە ناوخۆی هەرێمە پێ دوایە بە دڵنیاییەوە مام جەلال تەشیراتی لەسەر هەموو شتەکان هەیە، لەسەر تاکی خەڵکی کوردستان هەیە. ئەمڕۆ لە هەموو ماڵێکا تەعزیەیە، لە هەموو کنۆپژونێکی هەر کوردێک لە هەر شوێنێکی دنیا هەبێت، نەک تەنها کورد لە ناو وڵاتانی ترا ئەوە لە دوێنێ و خۆتان ئاگادارن هەموو ڕئیسی وڵاتان چ ئەو ڕئیسەکانی پێشوو وە چ ئێستا هەموو هاوخەمین لەگەڵ مام جەلال و لەگەڵ خەڵکی کوردستانە. بە تاکید ئەوە ڕنگدانەوەی گرنگی ئەبێت لە داهاتوودا. بەڵێ بەڕێزان ئەو وێنانەی کە دەیانبینن ڕاستەوخۆ بۆتان دەگوازینەوە گردی دەباشان لە ئاسمانەوە ڕاستەوخۆ دەیبینن کە ژاوای ئۆتۆمبیلەکانی مام جەلال تاڵەبانی با تەرمەکەی گەشتە گردی دەباشان وەکۆی پاملێرانی ڕوودا و لە گردی دەباشانەوە پێیان ڕاگەاندین هاوکار و هێویدار. سەرەتا تەرمەکەی مام جەلال دەبرێتە ماڵی خۆی لە دەباشان، دواتریش دەبرێتە و گۆڕەی کە لەوێ بۆی ئامادەکراوە لە نزیک ماڵەکەی خۆی لەوێ بە خاک دەست پێدرێت کەسایەتی سیاسی و حەزبی. ئەمەش پارێزگاری کەرکووک بوو دکتۆر نەجمەدین کەریم کە گەیشتە گردی دەباشان بۆ ڕێوڕسمی ماڵاواییکردن لە جەلال تاڵەبانی سکرتێری گشتێکیەتی نیشتیمانی کوردستان کە لە هەمان کاتدا پزیشکی تایبەتی جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری عێراق بوو ئەندای مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستانە دکتۆر نەجمەدین کەریم وە کەسایەتە سیاسی و حەزبی و حکومیەکان بە ئەمانشەوە هەموو بەڕێکەوتون بۆ گردی دەباشان بە پێ و زانیارانی کە ئێستا گەیشتون
محەممەد جەواز زەریف کە ئەمڕۆ بەشدار بوو لە مەراسیمی پێشوازی لە تەرمی مام جەلال لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ئێستا گەشتۆتە فڕۆکەخانەی نەجەف کەواتە ئەو لە بە خاک سپاردندا بەشدار نابێت بە هەمان شەوە لە میدیا عراقیەکاندا ئێستاەوە بڵاو کراوەتەوە پەرلەمانتارێکی دەوڵەتی یاسا قسەی کردووە و توێتی نزیکەی دە پەرلەمانتاری عراقی بەشداریان کردووە لە ڕێوڕسمی پێشوازیکردن لە تەرمی مام جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری پێشووی عێراق لە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی بەڵام بینیویانەکە ئاڵای کوردستان پێچراوە بە تەرمەکەی مام جەلالەوە هەردە پەرلەمانتارەکە بە هەمان فڕۆکە کە هاتبوون دوای نیو کاژێر گەڕاونەتەوە بۆ بەغدا و بەشداریان لە ڕێوڕسمەکەدا بە تەواوەتی نەکردووەوە نەچوونەتە گردی دەباشان بۆی دواماڵاوایی لە سەرۆک کۆماری پێشووی عێراق بکەن لەگەڵەوەش بەشداری عێراق بەو شێوە فراوانە نەبوو ئەمە جگەلەوەی کە ئەمە ئەڵبێست و قسەی پەرلەمانتارەکانیان بە تایبەتی و پەرلەمانتارانەی کە سەر بە دەوڵەت یاسا و بە سەرۆکاتی نووری مالیکین بەڵام عەمار حەکیم لە مزگەوتی گەورەی سلێمانی بینرا میدیاکانی نزیک لە خۆیان دەڵێن کە عەمار حەکیم ئەو نوێژی مردووی لەسەر تەرمی مام جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری پێشووی عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کردەوە ژمارەیەکی زۆر لە پیاوی ئاینی شیعەش هاوسەفەری عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حیکمە بوون کە لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی بینران. ئەو وێنانی کە دەیانبین ڕاستەوخۆن لە دوو شوێنی جیاوازەوە بۆتانە گوازینەوە خەڵکێکی زۆر لە گردی دەباشان لە شاری سلێمانی کۆبوونەتەوە بۆ بەشداریکردن لە ڕێوڕسمی دوای ماڵاواییکردن لە تەرمی مام جەلال تاڵەبانی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان و وێنەیەکی دیکە لە دوورەوە ئەویش بە هەمان شێوە گردی دەباشانە پێشانە درێستا کەسایەتە سیاسیەکان و حزبی و حکومیەکان پۆل دەچنە گردی دەباشان بۆی کە بەشدار بوون لە ڕێوڕسمی ماڵاوایی لە تەرمی جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری پێشووی عێراق. بەڵێ داوا دەکرێت کە ڕێگاکە چۆڵ بکرێ بۆەوەی کە تەرمەکە زوو بگاتە لای ئەو گۆڕە لە کاژێر پێنجەوە تۆڕی میدیایی ڕوودا و ڕووماڵی دەست پێ کردووە ڕووماڵی ڕێوڕسمی هێنانەوەی تەرمی جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە کاژێر 6 بە کاتی ئەڵمانیا و 7 بە کاتی باشووری کوردستان لەوێ لە فڕۆکەخانەی ئەڵمانیا و لەوێ بەڕێکەوت بە فڕۆکەیەکی عراقی هێندایەوە کوردستان هەندە لە میدیا عراقیەکان و میدیا عەرەبیەکانیش مانشێتیەوەیان نووسی بوو کە لەگەڵەوەی کە بڕیاری قەدەغەی تووچۆ یاخود گەشتی فڕۆکەوانی نێودەوڵەتی هەیە لەسەر هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و هەولێر بەڵام تەرمەکەی مام جەلال ئەو قەدەغەی شکاند فڕۆکەیەک لە ئەڵمانیاوە گەشتەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ئەمە تەرمی مام جەلالە کە ئێستا گردی دەباشان لەو دیمەنەی دیکەشدا کە لە سەر شاشا دەیبینین گەڵکۆی مام جەلال دەردەکەوێت کە هەموو دەوروبەرەکەی بە فەرشی سوور ڕاخراوە تەنراوە پاشکەمێکی دیکە مام جەلال لەوێ دەچێتە باوەشی نیشتیمان لە دوایین مەنزڵگای خۆیدا. وەک پێشتریش گوتمان ئەم هێنانی کە لە شاری سلێمانی دەیانبینین ئەمڕۆ فرۆشانێکی جەماوەری زۆر خەڵک خەمگینە بۆ لە مێژووی کووردا سێ جار لە شاری سلێمانی دووبارە بوونەتەوە لە مانگی 1956 ئەو کاتێککە مەلیک مەحموود مەلیکی باشووری جنوبی کوردستان هێنراوەتەوە سلێمانی بە شاری سلێمانیدا بردراوە بە هەمان شێوە هەمان فرۆشان هەمان دڵگرانی و هاوخەمی خەڵک هەبووە بە هەمان شێوە لە مانگی 1993 ئەو کاتێک کە ڕوفاتی مەلا مستەفای بارزانی و ئیدریس بارزانی کوڕی لە شاری شنۆی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هێنرانەوە باشووری کوردستان بە سلێمانیدا هێنران بە هەمان شێوە خرۆشانی جەماوەری زۆرەوە دڵگرانی و هاوخەمی خەڵکی کوردستانە بوو لە شاری سلێمانی هەر ئەو کات مام جەلال تاڵەبانی
سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1993 لەگەڵ پێشوازی کرد لە تەرمی هەردوو سەرکردەی کورد بەڵام مستەفای بارزان و ئیدریس بارزانی کوڕی ئەمڕۆژ بە هەمان شێوە مێژوو لە شاری سلێمانی دووبارە بێتەوە لە مانگیدا لە ساڵی 2017 تەرمی مامجلال لە ئەڵمانیاوە هێنرایەوە بەنێو شاری سلێمانیدا برا خەڵکی سلێمانی و خەڵکی کوردستان دڵگرانن بە کۆچی دوایی سەرکردەیەکی دیکەی کورد کاویش مامجلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەر لە شاری سلێمانی ئێستا لە گردی دەباشان پاش چەند خولەکێکی دیکە بە خاک دەستپێرێ و دوا ماڵاوایی لە کوردستان دەکات. لە ماوەی ئەم ساڵدا شاری سلێمانی ئەمە دووەمین جارەکە خاکەکەی دوو سەرکردەی گەورەی کورد لە خۆ بگرێکیان نەوشا مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بوو کاویش بە هەمان شێوە نەخۆش بوو لە بەریتانیا چارەسەری وەردەگرت لە ئەوروپا تەرمەکەی هێندایەوە بۆ شاری سلێمانی هەر لە شاری سلێمانی کۆچی دوایی کردو لەوێ لە گردی زەرگەتە بە خاک سپێردرا کە پێشتر یەکێک بۆ لە سەرکردە دیارەکان یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگری مامجلال بوو کە ئەمڕۆویش بە یەکجاری ماڵاوایی لە کورد و کوردستانە کاتە ئەو وێنانەی کەیان بینن ڕاستەوخۆن تەرمەکەی مامجلال لە نێو ئەو ئۆتۆمبیلە ڕەشەدایەکە ئێستا گەیشتە گردی دەباشان هێویدا ڕەحمەت پەیامنێر ڕوودا و لە گردی دەباشانەوە دەڵێ سەرەتا تەرمەکەی مامجلال دەبرێتە ماڵەکەی خۆی لە گردی دەباشان دواتر لە گۆڕێک کە لەوێ بۆی ئامادەکراوە لەوێ بە خاک دەستپێردرێت. مامجلال ناوی تەواوەتی جلال حیسامەدین نوورەڵڵا تاڵەبانیە لە ساڵی 1933 لە گوندی کەلکان لە بناری چای کۆسرەت لەدایک بووە. ساڵی 1959 کۆلێژی یاسای لە زانکۆی بەغدا تەواو کردووە لە کاری سیاسیش بە هەمان شێوە بەردەوام بووە. تاڵەبانی لە ناوەڕاستی ساڵی 1970 لەگەڵ هێرۆی ئیبراهیم ئەحمەد ژیانی هاوژینی پێکێناوە لە دەستپێکی شۆڕشی کوردستاندا لە ساڵی 1960 کە دواتر بە شۆڕشی ئەیلول ناسرا مامجلال تاڵەبانی ڕۆڵی سەرەکی گێڕاوە بەڵام بەڕێزانە وێنانەی کە دەیان بینن ڕاستەوخۆن لە گردی دەباشان لە شاری سلێمانی و بۆتانە گوازینەوەکە خەڵکێکی زۆر خرۆشانێکی زۆر لەوێ پێشوازی لە تەرمەکەی مامجلال تاڵەبانی سەرۆک کۆماری پێشووی عێراق دەکەنەوە تاجەگوڵینە و گوڵ ئۆتۆمبیلەکەی تاڵەبانی گوڵباران دەکەن. پاشکەمێکی دیکە بۆ دوایین جار مامجلال تاڵەبانی لە گردی دەباشان لە نزیک ماڵەکەی خۆی دەنێژرێت و ماڵاوەی لە خەڵکی کوردستان و عێراق و خاکی کوردستانەکە. مامجلال لە نیوەی دووەمی ساڵانی 60 سەدەی ڕابردوودا ناکۆکی لەگەڵ سەرکردایەتی شۆڕشەی لولدا هەبوو ئەوانەی کە لەگەڵ ئەودا هاوبیر بوون لە مێژووی کوردستاندا بە باڵی خۆی کە ئەومان دەزانین جەلالی دەناسران دوای ڕێکەوتنامەی 11/1970 مامجلال بۆ نوێنەرایەتیکردنی شۆڕشی کوردستان بۆ ماوەیەک چووەتە بەیروت ساڵی 1976 لەگەڵ چەند هەواڵێکی لە شاری دیمەشقی پایتەختی سووریا یەکێتی نیشتیمانی کوردستانی دامەزران هەر خۆیشی بووە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا. بە درێژایی کۆتاییەکانی ساڵانی 70 و 80 سەدەی ڕابردوو مامجلال ڕۆڵی سەرەکی هەبووە لە شۆڕشی کوردستاندا. دەچمە لای هێویدار پەیامنێری ڕوودا و لە گردی دەباشانەوە لەگەڵمانایە. هێویدار دێمە لای تۆ بزانم تەرمەکەی مامجلال گەیشت کێ بەشدار دەبێ و بڕیار بوو سەرۆکوەزیرانی کوردستان لەوێ بەشدار بێت. هێشتا بە دروستی نەگەیشتەوە دەستپێرن کەمێکی تر ئەو خەڵکە هەموو لێرە چاوەڕێ و ساتەی گەیشتنی تەرمی مامجلال دەکەن. پڵام لەبەرەوەی ڕێگا قەپاتە جادەکان قەپاتن ڕێگان لێگیراوە ناتوانێت لە مەراسیمی بە خاک سپاردندا بەشدار بێت. هێویدار کێ ناتوانێت؟